بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵێکدا لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و دۆخی میدیا لە هەرێمی کوردستان لەم کاتژمێرە و کاتژمێری داهاتوش لە خزمەتتان دەبین قسە لەسەر دۆخی میدیا خەلەلەکانی هەروەها لە ڕووی یاسایی و ئایا یاسای پێویستمان هەیە لە کوردستان بۆ ڕێخستنی بواری میدیا و پرسی میدیا و تونوتیژی قسە لەسەرەوە دەکەین ئایا میدیا چەند ڕۆڵی هەبووە لە بەرهەمێنانی تونوتیژی جاتونوتیژی خێزانی بێت تونتیژیەکانی دیکە بێت هەروە قسە لەسەر ڕۆڵی ڕێکخراوەکانی بواری ڕۆژنامەنووسی سندیکاکان دەکەین هەروە قسە لەسەر پرسی کوالیتی ڕۆژنامەنووسانیش دەکەین لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ڕۆژنامەنووسی ڕاستەقینەمان هەیە کێ ڕۆژنامەنووسی ڕاستەقینە هەیە گرفتەکان چین ئەم پرسانە لەگەڵ لە بەڕێزان دکتۆر کامیل عومەر مامۆستای زانکۆ و دکتۆر شوان ئادەم ئەیڤەس سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی و دکتۆر کاروان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین بەخێربێن سوپاسیان بەدەبوونتان دەکەین دکتۆر کامیل لە بەڕێزتانەوە دەست پێ بکەین ئەمڕۆ ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیە بەڕێز دۆک و پسپۆڕێکی بواری میدیا دۆخی میدیای کوردی لە ئێستا دەست چۆن دەبینی یاخود خەلەلەکانی چین ئایا پێشکەوتنێکی گەورە بەدی هاتووە دوای 127 ساڵ لە ڕووی ناوەڕۆک کە بێ لە ڕووی تەکنیکەوە بێ بڵێ سەرەتا پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسان و میدیاکارانی کەناڵی پەیام و هەموو هاوکاران و هاوپیشەکانمان ڕۆژنامەنووسان لە میدیاکانی تری هەرێمی کوردستانەکەین ڕاستیەکەی ئەگەر باسی یادی ڕۆژنامەگەریە ساڵڕۆژی ڕۆژنامەگەریە ئەگەر سیرکەین 127 ساڵ لەمەوبەر بە درخانیەکان ڕۆژنامەیان دەرکردووە ناوڕۆکی پەیامە میدیاییەکان سیرەکەی پەیامێکی نیشتیمانی ینی پەیامێکی خزمەتگوزاری کەڵچەری گواستنەوەی کەلتور و خەمی خەڵک هەموو ئەمانە لە ناو ئەو میدیای و ئەو ڕۆژنامەیە کە ئەو زەمانە هەبووە لە خۆگرێت ئێمە ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیای نوێی میدیایە لە سەردەمی ئەم گۆڕانکاریە گەوری کە ئێستا لە ناو میدیای هەیە و ئێستا کە ئێمە هەمومان بە جۆرە لە جۆرەکان میدیاکارین و میدیای زەبەلاحمان هەیە و تەکنۆلۆژیای گەورە ئەوەی کە لە بریتانیا و لە ئەمریکای ئێمەش ئێستا لێرە لە بەردەستمانایە سەرباری هەموو ئەمانە و ئەم هەموو سەرچاوە مرۆییە باشە کە لە بەردەستایە لە ڕووی میدیاکار و ڕۆژنامەنووس و ئەمانە بەڵام سیرەکەی ئێستا کێشەی گەورەی ئێمە ئەوەیە زۆر جارەڵەن ئێمە ئایا میدیامان هەیە ئایا ئێمە ڕاستی 127 ساڵ لەمەوبەر میلەتێک میدیای هەبووە پەیامی هەبووە ینی ڕۆژنامەی هەبووە میدیایەکی هەبووە کە تعبیری کردووە گزارشتی کردووە لە سەردەمەکەی خۆی بە باشترین شێوە ئایا ئێمە لەم سەردەمایە سەرباری ئەم هەموو میدیایە هەیە بەڕاستی میدیامان هەیە ینی میدیا بە ناوەڕۆک بۆ ناوەڕۆکەی کە پێویستە بەوسنی بەڕێزت وەکو پسپۆرێک میدیامان نی بەمانە ڕاستانە وەکو وەسیلە هەم بەڵام وەکو وەسائلی پێشکەوتو زۆرمان هەیە وەکو میدیای زۆرمان هەیە کامەش قابلی پرسیارێکی ترۆ قسەکردنە لەسەری بەڵام قسەکە لەسەرەوە هەیە ناوڕۆکی پەیامە میدیایەکانمان لاوازە کە دیراسی بڵێن ڕۆژنامە سیوەک ژمارە لێرە چۆ ڕۆژنامەی کوردستان لە ڕووی ناوەڕۆکە جابواری سیاسی لە خۆگرتووە ڕۆشنبیری زمان بەڵێ ینی ئەوە لە نوو ناوڕۆکە ئەو کاتە بێستر بووە تا ئێستا لە ئەو میدیایە پەیامی هەبووە سەردەمی بەدرخانیەکان من دوو چەند ساڵێک لەمەوبەر چەند ساڵ لەمەوبەر و تارێکم نووسی ئەڵێم لە پەیامە نیشتیمانیەکەی بەدرخانیەکانە بۆ سمتی کارداشیان ینی میدیای ئێمە بەشێکی چەند ساڵێک لەمەوبەر مۆدل بوو ینی لەسەر ئەم شتانە زۆر قساکراوە ئێستا ئەوەش نەماوە ئێستا هاتوون ئیتر بە ئاستێگە میدیای ئاستی دابەزیوە گەوجاندن گەمژاندن شاردنەوەی خەڵک بەکارهێنانی ئەم میدیایە بۆ ڕکابەری سیاسی بۆ ڕکابەرێکی ناشەریفانەی سیاسی بۆ مەرامی سیاسی بۆ مەرامی شخصی ئەشخاصی سیاسی و ئەحزابی سیاسی و سێبەری ئەحزابی سیاسی بۆ خاوەن کۆمپانیا بەرژەوەندیەکان حتا میدیاکارەکان خۆیان زۆر خراپ میدیا بەکارێنن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان ینی بەدەر لە خاوەن بەرژەوەندی گەورەکان لەبەرەوەی بەدەر لە سیاسیەکانمان کە هەمووی کەناڵێکی میدیایی و دوو کەناڵ و سێ کەناڵی هەیە هاتۆتە ئاستێک خۆمان ئێمە میدیاکان بەشێک لە میدیاکارەکانمان خەریکی خۆ دەوڵەمەندکردنێکی نائاسایین خەریکی ڕێگەیەکی زۆر ناشەرعی نایاسایین بۆ خۆ دەوڵەمەندکردن و خۆ قەبە پیشاندان و وەک کۆمەڵێک مەرامی ناشرین کە ئێمە ئێستا لە میدیایە بەڕوونی نەک من نەک تۆ
هەر دایکی من و باوکی من و باپیری من و باپیری تۆ هەمووی قسەی هەیە لەسەر میدیا کازانی وەکو ئەم سیاسەتەی وڵاتی ئێمە کە ئەوەندە ئاستی دابەزی و هەموو کەس قسەی لەسەر هەیە میدیاکەشمان ئێستا خەڵک قسەی لەسەر هەیە ئەڵێ میدیایە وایە ئەم میدیایە پەیامی خراپ بڵاوەکاتەوە ئەم میدیایە وەکو تۆتت کاریگەری تونوتیژی بڵاوەکاتەوە ئەم میدیایە خەریکی گەوجاندنی خەڵکە ئەم میدیایە خەریکی کێبرکەیەکی ناشەرعی بینی سیاسیەکانە بینی دەوڵەمەندەکانە بینی کۆمپانیاکانە بۆیە قەناعەتم وایە ئێستا بە پەیام بڵێ ئێمە میدیایەکمان هەیە کە قابلی شانازی نییە. سوپاس دەکەم دێوە خزمەت کاکتۆر شوان جەناویش بە خێر بێ سوپاسی ئەمە دەبوون دەکەین بەڕێستان ڕێکخراویشتە چاودێری میدیای کوردی دەکەن پێتان وایە لە پاشەگەردانیدا ئەوەی کاکتۆر باسی کرد زیاتر لە ڕووی ناوەڕۆکەوە هەر کێشەمان لە ناوەڕۆکدایە یان کێشەمان لە بوارەکانی دیکەشدا هەیە لە میدیای کوردی ڕەنگە زەقتنی کێشەمان لە ڕووی ناوەڕۆکەوە بێ وەگەرنا ئێمە کێشەی پیشەییمان هەیە یاساییمان هەیە کێشەی دادگا و دادوەرمان هەیە و کێشەی تەکنیکیمان هەیە هەموو کێشانە ئێستا لە ڕۆژنامەگەری کوردیە بە ئاسانی هەستی پێکرێ و ئەم کێشانش وای کردووە زۆرجار لە ڕووی ناوڕۆکەوە ئەو پەیامانەی کە چاپ و پەخش و بڵاو دەکرێنەوە پەیامگەلێک بن گزارش لە خاوەندارێتی ئەو کەناڵانە بکە کە لە پشتیانەوەن بەداخەوە ئێمە لە کوردستانە یەکێ لە کێشە گەورەکان خاوەندارەتی میدیاییە ینی ئەوانەی کە لە پشتی کەناڵەکانەوە ئەمانەی کە لەوە ئێستا وای لێ تۆ لە کوردستانە ئەوەی پارەی هەبێ ئەتوانێت کەناڵی میدیایی دامزرێنێ و ئەتوانێت ئیدامی پێبا لە کاتێکە لە دنیادا خاوەندارەتی میدیایی بە یاسا ڕێکخراوە هەموو کەسێک بۆی نی ببێتە خاوەنی کەناڵێکی میدیایی ئەگەر پەیامێکی ڕۆن و ڕاشکاوی نەبێ ئەگەر گوتارەکەی ئاشکران نەبێ ئەگەر سەرچاوی داهات و دارایەکەی وەکڵە دیار نەبێ ڕەوان نەبێ و ئەوانەی کە تیا کارەکەن نەناسرابێتن بەداخەوە ئێستا لە کوردستانە ئێمە میدیا لە دەستی میدیاکاران نەماوە بۆ واتایی ئەوانەی کە لە پشتی کەناڵەکانەوەن ئەوانەی لە ناو کەناڵەکانیشان هەندێکیان کەسانێکن لە دەرەوەی کایی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەرین واتە ئامانج و پەیام و گوتاریان نامیدیاییە ناڕۆژنامەگەریە ناپیشەییە ئامانجێکی ڕەنگە سیاسی بێ ڕەنگە ئیستخباراتی بێ ڕەنگە بازرگانی بێ ئەم ئامانجانە ئێستا تێکەڵاوی ئیشی ڕۆژنامەگەری کراوە وای لێ هاتووە تۆ بە ئەستەم پەیامی میدیایی ئەبینی لە میدیای کوردیا لە دەرەوە شەر خوێندتانێنی خاوەندارەتی میدیا لە وڵاتانی تر بە ئێستا ڕێکخراوە هەموو کەسێک بۆ نمونە بۆی نەبێ میدیای هەبێ بەڵێ هەیە بڵێ هەتا لە عێراقیشان ڕێکخراوە لە ساڵانی پەنجاکانە کاتێک کە حزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە ئەوێ ڕۆژنامە دەرکە لە وەزارەتی ناوخۆی عێراقی ئەو کاتە یاسایەکی هەیە بە پێی یاساکە ئەو کەسی ئەبێتە خاوەن امتیاز و سەرنووسەر ئەبێت دەرچووی کۆلێژی حقوق بێ واتە هەموو کەس نابێ خاوەندارەتی کەناڵێکی میدیایی بکە ئێستا لە کوردستانە ئەوانەی خاوەنی کەناڵەکانە ئەسڵەن هیچ بڕوانامەیەکیان نیە ئەسڵەن هیچ دیدگا و پەیامێکیان نییە بۆ ئیشی میدیایی ئەوەی کە ینی میدیا لە کوردستانە ئێستا بەکارێنرێ وەکو مەقاشێک بەکارێنرێ وەکو ئامڕازێک بەکارێنرێ بۆ خۆدەوڵەمەندکردن بۆ دروستکردنی کێشە و شێوی لە نێوان هێزە ڕکەبەرەکاندا لە نێوان کەسایەتیەکاندا و بەداخەوە ئێمە لە کوردستانە لە دۆخێکی شێواوە ئاژین شێواویەکەشی بەشێکی ئەوەیە کە ئێمە دەستگا و دامەزراوەمان نییە بە عەقڵەتی دامەزراوەی ئیش ناکەین بۆ نمونە ئێمە ڕاستە پەرلەمان و حکوومەت و دادگا و کەناڵی میدیایی و ئەمانەمان هەیە بەڵام ئەمانە هەمووی وەکڵێ شکلیاتن ئەمانە هەمووی بینان سیستەمی حکومڕانی تەسیری هەیە لەسەر بواری میدیا و ڕاگەیاندن بەدڵنایەوە ئێستا بۆ نمونە لە ئەمریکا سیستمی حکومڕانی ئەمریکا لیبراڵە ئەم لیبراڵیەتە لە ناو میدیا ڕەنگیاوەتەوە لە ناو تەندروستیە لە ناو پەروەردەیە لە ناو حزبایەتیە ڕەنگیاوەتەوە لە کوردستان ئێمە نازانین چه سیستمێک تەبەنیەکەین ئایا بنەماڵەییە پاشایەتیە دیکتاتۆریە دیموکراسیە ینی دۆخی وا هەیە هێندە وەکۆڵە کراوە و ئازاد و دیموکراتەتی تا وازەکەی لە سویدی بەڵام کەیسی واژەیە ئەوەندە وەکۆڵە بەرتەسکی ئەکەنەوە کە سەردەمی حکومڕانی حیزبی بەعس بە وەکۆڵێ
نمونەیەکی باش ئێنرێتەوە خەڵک وە کۆڵە تەمەنا کە بۆ سیستەمەی کە لەو سەردەمەیە بوو کە خراپترین سیستم بوو لە خۆڕەڵاتی ناوەڕاستە گرفتەکەوەیە ئێمە کێشەی یەک دامەزراوەمیمانەیە دوو کێشەی دەستوری و یاسایی و سیاسیمانەیە تا ئێستا هەرێمی کوردستان دەستورێکی نیە ئێمە زۆر جار کامانەوێ ڕەنگی خەڵک بێت پەیوەندی بە بواری میدیاوە زۆر پەیوەندی هەیە چونکە لە دەستورە هەندێشت یەکلایی ئەکرێتەوە سیستمی میدیایی سیستمی سیاسی ئەوانە هەمووی لە دەستورە یەکلایی ئەکرێتەوە کە تۆ ئایا لەگەڵ کرانەوە و ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەریە یاخود لەگەڵ داخستنی و بەرتەسکردنەوە و ئەوانەیە بۆ نمونە ئێمە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤمان هەیە کە یەکێکە لە بنەماکانی دانانی دەستوری عێراق لە دەستوری عێراقا هەندێک مادەمان هەیە پەیوەندی هەیە بە ئازادیەکانی دەربڕینەوە بە ئازادیەکانی ڕۆژنامەگەریەوە بە پاراستنی ماف و ئازادی شخصەکانەوە ئەگەر تۆ دەستورەکەت تەبەنی ئەم مادانی جارنامەی جیهانی بکە کەواتە ئۆتۆماتیکلی لەنەوە یاسانەی خۆیەکانیشتا ڕەنگیاتەوە بەڵامی یاساش هەر وەکۆڵێ گرنتیەک نییە کە بۆ ئەوەی لە ژیانی ڕۆژانەیە هەستی پێ بکەی کە ئێمە ئازادیەکانمان بەرجەستن وجودیانەیە وەگەرنا ئێمە بۆ نمونە لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا نزیکەی 490 یاسا دەرچووە 9 بۆ دەدانیان پەیوەندی هەیە بە ڕێکخستنی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریەوە دیارترینە ڕەنگە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 و یاسای مافی بەدەزێنانی زانیاری و یاساکرا بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن بێ بەڵام بڕۆ بۆ ئەو دۆسیانی کە لە کوردستانە بەسەر ڕۆژنامەوانانە هاتووە چەندیان بۆ یاسایانە یەکلایی کراونەتەوە ئەسڵەن بەشێکی زۆری دادگا و دادوەرەکانمان ئیمانیان بۆ یاسایان نییە کە لە هەرێمی کوردستانە دەرچوون بۆ جۆرێک لە دوژمنایەتی و جۆرێک لە ڕکەبەرایەتی هێرە بەرامبەر لە نێوان دەسەڵاتی ڕاپەڕاندن یاسادانان دادوەری لەگەڵ دەسەڵاتی میدیایەکە ڕۆژنامەگەریە زۆر جار ئەگەڕن بە دوای ئەو یاسایانەیە بە دوای ئەو مادانەیە کە زۆرترین سزایتەیە وەکو جۆرێک لە تۆڵەسەندنەوە بۆ نمونە ئێمە یاسای ڕۆژنامەگەریمان هەیە کە گرتنی تا نییە کە سزادانی بەو شێوەیە نییە زۆر جار پەنابەنە بەر یاسای ژمارە 111 ساڵ 1969 بۆ لەبەرەوەی لەوێ هەم گرتنی تایە هەم لەوێ قەرەبووکردنەوەی تایە غەرامەی تایە کە ئەمەش بەشێکی بۆ ئەو پەیوەندێنە هاوسەنگە گەڕێتەوە کە لە نێوان دەسەڵاتەکانە هەیە لەگەڵ کارکردنی ڕۆژنامەوان و بواری ڕاگەاندنە سوپاسەکەم دێمە خزمەت کاکتۆر کاروانجانامیشت بەخێربی دەمانەوێت جەنابەت خوێندنەوەیمان بۆ بکەی هەردوو کاکتۆر باسییانەوەگەت کە کێشەمان هەیە لە ڕووی بۆنم پیشەیە و ڕۆژنامەنووسەوە لە ڕووی میدیاشەوە ئەنی هەم ڕۆژنامەنووس ئەوەی کەیشە ڕاستەقینی خۆکە کێیە و هەم میدیای ڕاستەقینت یعنی ئەرکی چییە دەبێت چی بکە ئەو لادانە نەچین کە بۆ نمونە میدیار لە کوردستان تێکەوتووە مامۆستایان دەشتیان باس کرد من تەرکیز لەسەر بابەتێکی یەکەمەوە کە هەر فعلەن لە زنجیرەی بەهاداری پەیامی میدیایی لە بازاڕی میدیایە زۆر حسەوی بۆ کراوە و یەکێکە لەو لە یەکەمین زنجیرە کە تۆ بتوانی پامی میدیایت لە بازارڕ ساخ بکەیتەوە ینی بەهادار بێ جێ بکرێتەوە ئەوش محتەوایە فعلا ناوەڕۆکی پەیامەکەتە ئەنجایەتە سەر تەکنیک و بێتە سەر کاتی پەخش و تایبەتمەندی و هەموو ئەمانێکە بە دوای یەکایەن ناوەڕۆکی میدیایی ئێستا قسە لەسەر پێشنگبوونی هەیە قسە لەسەر یەکەمبوونی هەیە ینی لە پێش تەکنیکەوەیە پاشە لە پێش ساتی پەخش و ئامرازی پەخش و هەموو ئەمانەوەیە تەنانەت لە کارنامەی بیبیسیە کە باس لەوە کاکە ئێمە پێشتر کێشی ئەوەمانە بۆ چۆن پەیامی میدیایی بگەێنین ئێستام کێشەیەمان نەماوە گرفتی محتەوای میدیاییمان هەیە کە چۆن محتەوایەک بسازێنین کە جەماوەر خواستی جەماوەر بێ ویان پێداویستی ئەو کۆمەلگایانە بێ کە ئێمە مخاتەبەیان باش دەبێت ماوەندە ناوەڕۆ گرینگە بۆ دەبێت ناوەڕۆکی میدیا لە کوردستان چی لە خۆ بگری بۆ نمونە کێشەی ئێمە ئەو کێشانێک کە لە ناوەڕۆکی میدیا لە کوردستان کاک حەکیم ئێمە دوو ئاراستەمان هەیە ئاراستەیە کە میدیا ڕنگدانەوەی کۆمەلگاکەمان بێ و ئاراستەیە کە میدیا بتوانێت ئاراستی کۆمەلگا بکە بە بارێکی ترکە ئەیەوێ تۆ چندێک لێرە تحلیلی سیاسی و بارودۆخی سیاسی ئێرەکەی و تا ڕادەیەک زۆر ناکەم لێ ئاگاداری هاوسەنگ یەکسانی بکەرەوە بارودۆخی میدیایی ئێرەیکە هەتا بارودۆخی میدیایەرەمی کوردستان بارودۆخی سیاسیەکەت بارودۆخی کۆمەڵایەتی گۆڕیەوە بارودۆخی میدیاییشی گۆڕیەوە کەواتە تۆ چی لێرە چیت بۆ دەرەکەوێت ئەوەیە کە سکانی میدیا بەدەست خودی میدیا کارەوە نیە وەکو مامۆساوەتی بەدەستەوە ئاراستەیە کە میدیا ئەیخوازێ بەدەست ئەو سیاسەتەوەیە کە ئەیەوێ کۆمەلگا بەو ئاراستەیە بڕوە لەبەرەوە ئێستا دوو قۆناغەیە ینی لە بینی میدیا و کۆمەلگایە یەکەم
لایەنی سیاسی ئاڕاستی کۆمەلگای گۆڕیوە و خواستی کۆمەلگا لەسرم میدیایە کە ئێستا دروستە بێ ئەو وای لێ کردووە بۆ نمونە ئێمە لە سۆسیۆلۆژیای میدیایە هەمانە یەکێ لەو شتانەی کە شکلی نوێ یا فۆرمی نوێی میدیای دروستەکە بریتێ لە خواستی کۆمەلگا باشە کەواتە سیاسەکانیان لەسەر سایکۆلۆژیای کۆمەلگا لە پێشایی شەکەن بۆەوەی خواستیان لەسەر جۆرێکی میدیایی دروستکە کە پڕە لە جنێ و پڕە لە قسە باشە ئەو کاتە میدیاکان ناچارە بن ئەمە ڕاستەیە بگرنە بەر چونکە ئەویش کی ئەوێ کڕیاری ئەوێ لە بازارەکە کڕیارەکەش ئەمە خواستێتی هەر کاڵایەکی ترجگە لەم خواستە بخەیتە بازارەوە ئیکسپایرە بێمێنێتەوە باشە ئەمە ئەرکی میدیای هێندە قورس کردووە کە ناتوانێت خۆی بدۆزێتەوە ینی ئەرکی پەیامنێرێکی هێندە قورس کردووە کە هەموو مایک بەدەسەکان باشە ڕۆڵی ئەمە بیننتیایە ینی ئەو ڕێژە زۆرەی مایک بەدەست و میدیاکار پەیامنێر کە هەتا ڕێژەیەکی زۆر کەمی ئەگەر هەبێ هەیە کە بتوانانی تۆوەکو منبع یا سەبازی زیاتر لە 7000 ئەندامی سندیکای ڕۆژنامە نووسانەیە وێ ڕاوی کاندیکشن من ئەمڕۆ لە کۆربەندێکا بووم باسیەوە کە 7000 ڕۆژنامە سندیکا هەموو میسر 3000 هەیە تەجیل کراوە بەڵێ ئەوەشی کە بڕوای بە سندیکانیە ئەوەشی کە بڕوای بە سندیکانی لەم ڕێژەیە زیاترە باش ئەمە هەمووی لەکوێ بڕۆ سیاسیش تۆمارکە هێندێک تر هێندێک سیاسی تەیە کە بەقەدەر هێندەی سوی دەبێت لەبەر ئەم بارودۆخی کۆمەڵاتی ئەم میدیایی خواستووە باشە تۆ چۆن نەتوانی ئەم میدیایە بێنیتەوە سەر ڕێچکەیەکی ڕاستی باش یەک نمونەی تەکنۆلۆژیت بۆ بێنمەوە کاتێک کە فەیسبوک دروستە بێت لە دوای ئەوە بۆ نمونە ئەپەکانی تریان ئینستاگرام و تیکتۆک و ئەوانە تیکتۆک 3 ساڵ ئیشەکە بدون قازانج ینی بەبێەوەی قازانج بکە بۆ لەبەرەوێت جیل دروستکە خواست دروستکە بۆ خۆی ئەو کاتەکەوێتە سەر سکەی خۆی ئەو کاتە خودی میدیاکە تیکتۆکەکەیە لە لای چەند جیلێکی بەرفراوانی نەمە خودی میدیا تیکتۆکە بۆ لەبەرەوەی خواستی لەناو کۆمەلگاکە دروست کردووە کاڵای ئەوە ئەفرۆشرێ کاڵای تۆ وەکو تەلەڤیزیۆن ئەگەر نەیخیتە بازاری تیکتۆکەوە خەڵکی تۆ نابینێتەوە باشە خەڵکی نادۆزێتەوە باشە ینی وای کردووە ئەوەی کە بە ماس کۆمنیکیشن ئێمە حسابمان نەکرد تەلەڤیزیۆنێک کە دانیشین بە دیاریەوە ئێستا ئەمە ڕۆڵی نەماوە ئەم شاشە گەورەیە خەڵکی خستۆتەوە شاشە بچووکەکە کە کاستۆم کۆمنیکیشنە ینی چی ینی کاک حەکیم ئەگەر تۆ پەیامەکەت هێندە بەهێز نەبێ خەڵک مەجبور بێت سێرچ بکە بە دوایە لەو تەلەڤیزیۆنەوە ناتبینی ئەبێ بکەویتە بەر سێرچی خەڵکی ئەمە بازاری میدیایی دروستی خواستی دروست کرد باش ئێستا ڕاپرسێک کراوە بۆ نمونە بڵێ تەلەڤیزیۆن ڕۆڵی چەندە تیکتۆک بۆ نمونە یوتیوب بۆ نمونە کامەی زیاتر لە کوردستان ئەوە بێ ئەوە مامۆستایان هەموویم توێژنەوە ناکەن یەکێ لەوانەی کە زۆر لە دوای ڕادیۆ تەلەڤیزیۆنە کە زیامای تیابینە ئێستا لە پۆلێنبندی تازەی میدیایە میدیا دابەژەکە بەسەر مینستریم میدیا باوەکە کە رادیۆ و تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و ئەوانەیە بۆی کە پێڵن میدیا کلاسیکەکە لەگەڵ ئەڵتەرناتیڤ میدیای بەدیل میدیای بەدیل ئێستا بووەتە ئەساس میدیا باوەکەی جاران ئەو بۆتە بەدیل بە مانایەکی تر ئێستا ئەم بەرنامەی کە لەگەڵ ئێمە ئەیکەین ڕەنگە هێندەی ئەوە بینەری نەبێ کە چەند ڕێڵێک لەناو تەنانەت مامۆستا تۆی ناچار کردووە کە لە بەرنامەکە تا بە شێوەیەک پرسیار بکەی کە بیری ئەوە هەبێ ڕیڵێک دروستی لەسەرم بەدوایەوەی بە ترێندیان نابێ بە ترێن ئەمە یەک تەئیدی دکتۆر کاروان لە شتێکا بکەم کە بەلامەوە گرنگە بۆی بیرم نەچێتەوە ئەویش حتا ئێستا ئەگەر دیقەت بن جۆرێک مۆدلێکی مامەڵەکردن لەگەڵ خوێندنەوەی هەواڵەکان و گەیاندنی زانیاریەکان هەیە لە هەنێ میدیا دەستی پێ کردووە باوەڕەکەن ینی بەشێکی تر لە میدیاکاران لە کەناڵەکانی ترا ئەنێ وا بکەن ینی ئەنێ لاسایی هەمان ستایل بکەنەوە لە خوێندنەوەی هەواڵ خوێندنەوەیکی چۆن گاڵتە جاڕیانە مامەڵەیەکی گاڵتە ئیتر وای لێ ئێستا بەڵێ ئەوەی دکتۆر کاروان خەریکە خواستی خەڵک بەم ئاراسا ئەگەر ڕۆژنامە نووسێ بەم شێوێ مامەڵە لەگەڵ هەواڵ و زانیاریەکە لەوانەیە پێیان هین بێ پێیان ناباو بێ پێیان حاڵەتێکی خەریکە نائاسایی بێ بۆیە ینی بەدڵنیاییەوە ئەوەی دکتۆر کاروانی لە زۆر دقیقە هەم میدیاکان ئاراستەی میدیاکان بە جۆرێکە خەریکە بێ بە جۆرێکە وەرگروا لێ بکەی ئەگەر بەم شکڵا خواستی بۆ دروستەکەی بەم شێوەیە خواستی بۆ دروستەکەی کە تۆ بە گاڵتە جارانە مامەڵە لەگەڵ هەواڵ و زانیاری کامی کێشەی گەورەی بڕاستی هەر بۆ تەئیدکردنی و دەست خۆش دکتۆر اینجا یەکشتی تریشت پێ بڵێم ئێمە عادەتەن ئەو ئەحزابی سیاسی یان نازانم ڕێکخراوی سیاسی ئەمانە کاتێکە سەیری شتێکەکەن زۆر کاریگەرە لەسەری باشە و ڕەوتی ئەگۆڕێ ڕای گشتی ئەگۆڕێ ئیش لەسەرەوە کە ئەمە بێبەها بکە
باشە ئەمە بەهای دابەزێنە تا ئاستی سفر. ئێمە گلەیمان لە پەرلەمان نییە ئەڵێن پەرلەمان وای لە هاتۆ بێ بەها بووە دانیشتنی نییە بڕیاری نییە چی نییەوەی لە بێ بەها بۆ پەرلەمانتار ئەو بەهایی نەماوە کە پێشترهەی بووە ڕێک ئەم ڕەوتە میدیاشی گرتوێتەوە یعنی ڕۆژنامە نووس بێ بەها کراوە پەیام نێر بێ بەها کراوە خەبەر خوێندنەوە خەبەر نووسین و تەحلیل هەمووی بێ بەها کراوە بۆ لەبەرەوەی ئەو تەسیری میدیا هەیەتی ئەم بێخەم پاڵی لێباتەوە کەیتر تەسیرەکەی نامێنێت تۆ کاتێک لای جەماوەر کاڵایەک بێ بەها ئەکەیتەوە باشە ئەم کاڵایە ئیتر کڕیاری نامێنێت لەم بازاڕەیە تۆ بێخەم پاڵ بەرەوە ئەو هەمیشە لە زەرەرای خۆی دەستی لێکێشێتەوە خۆیەتە دواوە باش ئەچێتە ئەو بازاڕا بەردەم ئەو کارگەی کە کاڵایەکی تری بۆ بەرهەمێنێت. سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە میدیاکاری ڕاستەخینە دەبێت چۆن ئێستا لە کوردستان کێشەمانێ بڵێن ڕۆژنامەنووسی زۆر هەیە وەکو وتمان زیاتر لە 7000 بەزەوەی ئەندامی سندیکایە خەڵکی ئەکادیمیە خەڵکی ئەکادیمی نییە پۆلێنبەندی ڕۆژنامەنووسەکان بڵێن میدیاکارەکان وڵا ئێمە ئەوێ زیاتر پۆلێنەکەمان بۆ پرۆفێشناڵ بۆ میدیاکاری پرۆفێشناڵ بێ لەگەڵ ناپرۆفێشناڵ ئەوەی دکتۆر کاروان وتی ئەو ژمارانی کە باسەکەن ئێستا لە ڕاستیە ئەوەی کە ئەیبینین لە واقعی میدیاییە باشە زۆرەکەی ناپرۆفێشناڵە یعنی میدیاکار نییە بەمە ینی کاڵی میدیاکاری پرۆفێشناڵ ئەوێ کۆمەڵێک تایبەت بەدیتیابێ یەک لەوانە ئەوەیە کە خۆی تەرخان کردوێ بۆ ئەم کارە هیچ کارێکی تری پیشە بێ وەکو چۆن یاریزانی پیشەگەر بەس ئێستا بۆ پزیشکە ئەندامی سندیکایە ڕەنگە سیاسی بێ ئەندامی سندیکایە بەس ڕۆژنامەنووسێک ئێستا ناتوانێت بێتە دکتۆر وایە بەس ئێستا دکتۆر دەتوانێت بێت ئەندامی سندیکا بۆ وای لاتوێنی نەبووە پیشە وڵا نەک دکتۆر لە ڕاستیا من لای سەرتاشێک بووم هەوی ئەندامی ئەندامبوونی لە ڕۆژنامەنووسان پیشاندامیانی سەرتاشیش بوو ینی ئەتوانی بۆ نا ئەڵێ نەنا شتێکی بڵاو کردوێتەوە لە شوێنێ دووشتی ئاها وەرگێڕانێک کە شتێکی باسیتە خۆی تر ئەویش ڕەنگە بۆ ینی لە ڕاستیاوان نییە ئەبێ ئەم کەسە مەهارەتی یاهین عفو وەزیفەی ئەوەڵ و ئەخیری ڕۆژنامەنووسی بێ ئەمە کە باسی پرۆفێشناڵ بوو نەکەین دوو ئەبێ کارامەی تێدا مەهارەتی هەبێ مەهارەتی هەبێ ینی مەهارەت لە ڕووی معریفیەوە لە ڕووی تەکنیکیەوە مەهارەتی ڕۆژنامەنووسیە بێ باشە ئەمە دوو سێ ئەبێ ئەم کەسە پابەند بێ بە بنەما ئەخلاقی پیشەیەکانی کاری ڕۆژنامەنووسی ئەمەیە کە ئێمە ئەتوانین پێ بڵێن میدیاکاری پرۆفێشناڵ یاخود میدیاکاری پیشەگەر ئێمە ئەمە کەوتت پەیوەندی بازرگ ئێستا سیاسی و میدیاکار یاخود خەڵکێکی زۆر ئەنی وەسفی سەرۆکی کۆمپانیایەک دەکات نازانم سەرۆکی حزبێک بێ لە بەرامبەر پارە وەردەگری ئەوە چۆن دەخوێنیتەوە ڕاستیەکەی ئەمە هەر من ئەمە شتێک بڵێم دۆخێکی ئێمە بەشێکی قسەکانمان هەمیشە ئاڕاستی دەسەڵاتی سیاسی و مەسلەی ئەو مەساحەی و ئازادی ڕادەربڕین هەیە باشە هەمیشە قسەمان ئەوەیە ئێمە ئەو بەشەی ئەڵێن ئێمە کە باسی ساڵیادی ڕۆژنامەگەریەکەین ئەو بەشەی کە پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە هەیە ئامارەکانی سندیکای ڕۆژنامەنووسان و میترۆ و نازان ئەو ڕێکخراوانەی کە ساڵانە ئامار بڵاوەکەنەوە و ئاماری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یاخود بەیاننامەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان پێمان ئەڵێ هێشتا ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە هێشتا لەژێر هەڕەشایە لەژێر مەطلەبە تایبەتی لە چ کاتێکە لە کاتی هەڵبژاردنەکانە کە ململانەی و کێبرکەی سیاسیەتەکە کایەوە و لە کاتی خۆپیشاندانەکانن کە خۆپیشاندانی ناڕزایەتێکرێ زۆر بە ئاسانی ینی ئەخیر چەند خۆپیشاندان کرا لەم ئەخیرە هەڵیان کوتایە سەر لە عربەت و لە هەنێک شوێن هەڵیان کوتایە سەر ڕۆژنامەنووسەکان و ئەزیەتیانان و چوزانم هەنێکیان چەند سەعاتێک دین کرد سەرنگوم کرد و ئەمانەی کە ئەیبینین ئەمە پەیوەندی ئەم بەشەی پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوە بۆ کوتم هەر ئامارەکان خۆیان قسەکەن ئەمە پێویست ناکە ئێمە زۆر جگەر لەوەش تا ئەم لەحزەیەش قسەی تیاکەین ئێمە کۆمەڵێک کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسمان هەیە بە سەرداخراوی لە ناو دادگاکانە ماوە ینی زیندانی ڕۆژنامەنووسمانەیە لەسەر کۆمنت ینی بەڵێ تا ئێستاش لە زیندانە هەتا ڕێکارە یاسایەکانیش بە ڕێکارە یاسایەکانیش ئازاد ناکرێت ئەم بەشەی پەیوەندی بە دەسەڵاتی سیاسی و حکومڕانیەوە هەیە باشە بەڵام بەشێکی تر ئەبێ قسە لەسەر خۆمان کەین ئەی ئێمەی میدیاکان ئەی ڕۆژنامەنووسان بەڵێ ئێستا بەشێکی پاشەکشەی ئازادی ڕادەربڕین ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە بەشێکی پاشەکشەی بیۆری ڕۆژنامەنووسان پەیوەندی بە خودی ڕۆژنامەنووسان خۆیانەوەیە پەیوەندی بۆیە بوونەتە داردەسی ئەم سیاسی و ئەو ئەشخاصی سیاسی ئەو خاوەن کۆمپانیا و بوونەتە ئەوە بەشێکی پەیوەندی بەوەیە ئەجەندای ئەمنی دەرەکی و ناوخۆییشیان هێناوەتە ناوکاری میدیایەوە
ینی ئێستا بەشێک لە میدیاکارەکانمان لە ناو میدیاسیە بەرە ئەمنیەکانە ئیشەکەن ینی ئێتۆ بەهوای ئەمە چ پامێکت بۆ بڵاو بکاتەوە بەهای پێم بەدرخانەکانە بۆ بڵاوکات هەرگیز نەخێر لەبەرەوە ئەمە فەزیحە زۆر کەوتووە ڕۆژنامەنووس هەبووە کەیسی لە 11 کەیسی ڕۆژنامەنووسی کە لەسەری بۆ 11 کەیس 11 سکاڵا کە لەسەری وە یەکێکیان پەیوەندی بە ڕۆژنامەنووسیەوە دەیان پەیوەندی بە هەڕەشەی پارەوەرگرتنەوە بووە بە شەڕ دروستکردن و ململانەی دروستکردن لە بینی ئەم کۆمپانیا ئەو کۆمپانیا ئەم سیاسی و ئەو سیاسی ئەم ئەشخاصی سیاسی و ئەو ئەشخاصی سیاسیە بۆیە نەخێر ئێمە بەشێکی ئەبێ لەم یادی ڕۆژنامەنووسیە بە قسە لەسەر نەگەم یادێ ئەبێ لەمە دواش توێژینەوە زانستیەکانمان گفتوگۆکانمان کۆڕ و کۆبوونەوەکە کۆنفرانسەکانمان لەسەر خودی ڕۆژنامەنووسی بێکار بەڵێ من ئەمێ بڵێم کای ڕۆژنامەنووسی بەڕاستی کای ڕۆژنامەنووسی لە سایە ڕۆژنامەنووسان خۆیانەوە پیس کراوە و ژینگەکە پیس کراوە ژینگەکە ئەو هەموو زۆروبۆری کە ئێمە هەمان ئەو هەموو کەناڵی میدیایی کە ئەمانە بەشێک نییە کە هەنێک سیاسی قسەی لەسەرەکەن ئەڵێن ئەمە ئازادی ڕادەربڕینەوە ئاماژەی ئازادی بوونی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان نەخێر ئاماژەی پیسکردنی کای میدیاییە ژینگەی میدیایە وەکو چۆن من هەمیشە قساکەم ئەڵەن چۆن مۆلیدەی گەڕەکەکان چۆن ئەو ئۆتۆمبیلە زۆرەی سەرجادەکان ئەو ژمارە ئۆتۆمبیلە ژینگەی ئێمەیان پیس کردووە ئەم هەموو میدیاکارە نامیدیاکارەش ژینگەیان پیس کردووە لە ڕاستیە ئەم هەموو کەناڵە میدیایە ژینگەیان پیس کردووە و دڵنیا بن لەوە ئەم کەناڵە میدیانە ئەمەی کە ئەم هەموو ژمارە کەناڵە میدیایە پەیوەندی بۆ نییە لەسەر ئەساسی خۆبژێوی وجودیان هەیە نەخێر پەیوەندی بە یەکشتەوە هەیە سامانی گشتیە دابەزێنرێت بە شکلی جۆرا و جۆر بە دروستکردی سەدان پیجی بە هەزاران پیجی جۆرا و جۆر هەزاران هەر لە کاتی ئەم هەڵبژاردنەیە ئەگەر مبالغەی نەبێ من زیاتر لە 150 دانە پیج کە خۆم لای خۆم سیڤم کردووە 150 پیج هەر لە کاتی هەڵبژاردنەکانە دروست بوون کە یکیەیە هیچ سیاسەکانن پارێکیە پارەی ماڵی گشتیە ئەیجگە لەم کەناڵە زەبەلاحانە کە دروستە بن بە پارەی ماڵی گشتی دروست نابن ئەرێ خێرە ڕۆژنامەنووسێک کەناڵەکەی تۆ بە 400,000 300,000 400,000 بە ڕۆژنامەنووسێک کەناڵێکی تر 10,000 دلار هاتێ لەکوێ هێنێ بە ڕێکلام بە داهاتی ناوخۆ هەرگیز شتیوانە من تەحەداکەم هەرچی میدیا هەیە گوێ لە منەوە بێ هەرچی سەرنووسەر هەیە گوێ لە منەوە بێ هەرچی بەڕێوەبەری کەناڵی میدیای گوێ لە منەوە بێ یەک سایتی ئەلکترۆنیش نەک کەناڵێکی فەزایی یەک سایتی ئەلکترۆنیش نییە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و خۆی بژێنێ بە ڕێکلام یەک سایتیش تەحەداکەم قسەی کاتی هەڵبژاردنەکان میانێ پاراخەرەویژە دیسا هەر ماڵی گشتی خەنە ناو گیرفانی میدیاکارەکان و کاتی هەڵبژاردنەکان نەهانێ مەبلەغ بۆ ڕێکلام و شت ئەوەی لێ دەرکات توێژینەوەیەکی تازەیە کە لە 38 سەرچاوەی پارەدارکردنی میدیاییە لە کوردستانە خاوەندار یەکەمین پلەی هەیە کە تەنها خاوەندار پارەیەدات پارەی خۆ خاوەندار بژێوی خۆی نییە بەتەوە تەشیرنەوە لەسەر قسەکەی کە خاوەندارەتی میدیایی لە کوردستانە خۆی کێشەیەکی گەورەیە نی بەشێکی ئەم قسانەی کە دکتۆر کامیل و دکتۆر کاروان کردیان ڕەبتی هەیە بەوەی ئەم هەموو میدیایی کە هەمانە بەپێ ئامارێک کە من ئاگادار بم لە کوردستانە زیاد لە 1970 کەناڵی میدیایی هەیە ئەمڕۆ شتنی کابڵاوی کاڵیە بەڵێ سی ئاسمانی لە 1970 رادیۆ 145 ماڵپەر هەیە ئێستا جگە لە ئەو گۆبار ڕۆژنامانەیە کە ئەمە ئەوانم کە تۆمار کراوە باش دایانیشمان هەیە سەدانیشمان هەیە کە تۆمار نەکران و بەردەوامن و لە پێچنەوەشان لەگەڵان ناکرێت بە قودرەتی قادر معلومەیەکی تر هەیە لەسەر ئەوەی لە هەرێمی کوردستانە ساڵانە 4 ملیار دۆلار 4 ملیار دۆلار بۆ میدیا تەرخانەکرێ 4 ملیار دۆلار باشە ئەم پارەیە لەکوێوە هات بە پارەی ڕێکلامە ئێمە کوان ئەو کۆمپانیا گەورانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەم هەموو ڕێکلامە بن بەم کەناڵە تەلەڤیزیۆنانە بتوان بیانژێن بە ناوڕۆکی میدیاییە کوان ئەو کەناڵە میدیا پرۆفیشناڵانی کە لە کوردستانە هەیە ناوڕۆکی میدیایی هێندە باشیان هەیە کە پارە بکە بفرۆشێتەوە ئێستا ئێمە لە بەریتانە BBC-مان هەیە دەیان کەناڵ دەیان کۆمپانیا ئیشی بۆەکەن بەرهەمەکانن ئەفرۆشنەوە بە BBC کڕێتەوە و اینجا پەخشیەکە ینی BBC وەکو کەناڵێک نیتە ینی ئامڕازێکی ئاوتپوتە ئامڕازێکی پەخشکردنەوەیە بەشێکی زۆری ئەو بەرنامانە و ئەو هینانەی کە هەیەی کۆمپانیەکان بۆی بەرهەمێنن هەمووی ئەکڕێتەوە هێ لە کوردستانە تۆ کەناڵەکە بە حساب خۆی ئینتاجیەکە ئەم ئینتاجی لە شۆ هێنا
ئەم مەوادەی لەکوێوە هێنا کە ئێمە ئێستا لە دوای 127 ساڵ گلەیی لە ناوەڕۆکەکەی یەکەین گلەیی لە تەکنیکەکەی ناکەین ئێمە ئێستا لە کوردستانە کەناڵی فەزایی وامان هەیە کە ڕۆبۆ دیشی تیاکە ینی هەروازی لە ئینسانێ ناوە ژێری دەستکرد مەسەلە ناوەڕۆکەکەی بۆ ئینتاژەکە ئەی باشە ئەی ئەم هەموو تەکنیکە زەبەلاحە هەیە لە کوردستانە دوایین ڤێرژنی پرۆگرامی کۆمپیوتەری دوایین ڤێرژنی پرۆگرامی تەلەڤیزیۆنی دوایین ڤێرژنی پرۆگرامی خەبەر و نازانم پەخشکردنەوە و مۆنتاژ و کامێرا و مانگی دەستکرد و ئەوانە هەموو بەکاردێنێ ئەی بۆچی ناوەڕۆکی میدیاییمان هێندە خراپە کە یەک کەس نادۆزیتەوە لە کوردستانە بەوانشی کە لە پشتی کەناڵەکانەوە گلەییان لە ناوەڕۆکە میدیایەکەی بەشێکی ئەوەی کە کوالیتی کەناڵ چەند پێویستی بەشی ڕاگەیاندنی زانکۆکانەوەی لە ڕووی ئەکادیمیەوە خۆتان مامۆستایی زانکۆن یعنی خۆ ڕەنگە هەندێک مامۆستای زانکۆش شەبێ نەتوانێت هەواڵێک دابڕێژێتەوە وایە راپۆرتێ بکە ریپۆرتاژێ بکە چاپێکەوتنێ بکە بەڵام دێ ئەنیوانەی ڕەنگە تیۆری و ئەوانە بڵێتەوە زۆر ئاساییە ئاساییە زۆر ئاسایە مامۆستای زانکۆ نەزانێت خەبەرێک داپڕێژێ بەڵام دەڕووی تیۆریەوە بتوانێت پەیامێک یا ئەو زانستی کە هەیە بیگەێنێت چونکە بۆ ئێمە لە دنیاە دوو ئاڕاستی ئیشکردنمانەیە بۆ نمونە زانکۆیەکی حکومی تیۆریمان هەیە با بڵێن ئیش لەسەر فەلسەفەی ڕاگەیاندنەکە بۆ نمونە زانکۆی سلێمانی زانکۆی سەلاحەدین زانکۆی هەڵەبجا و بەشی ڕاگەیاندنانی کە لەوێ هەن ئەمانە ئیش لەسەر فەلسەفەی ڕاگەیان واتە ئیش لەسەر جانبە تیۆریەکان ڕاگەیاندنەکەن زانکۆی دیکەمان هەیە کە لەم ساڵانی دواییە دروست بوون پیانەڵن زانکۆپۆلی تەکنیکەکان کە ئەمان ئیش لەسەر تەکنیکی بەرەمێنانی پەیامی میدیاییەکە بۆیە ئەگەر لە زانکۆیەکی تەکنیکیە مامۆسایەک نەتوانێت لە ڕووی تەکنیکەوە شارەزابێ نەتوانێت لە ڕووی بەرەمێنانی هەواڵەوە شارەزابێ ڕەنگە لەوێ خەلەل بێ بەڵام لە زانکۆیەکە کە ئیش لەسەر فەلسەفەی ڕاگەیاندن ئەکا ئەگەر لە بەرەمێنانی هەواڵ و تەکنیکی بەرەمێنانە شارەزانە بێ ڕەنگە ئاسایی بێ اینجا ئێمە بەردەوام گلەیەکانمە وەکۆڵێ بۆ مامۆسای زانکۆ بۆ زانکۆ ئەوانە زەحمەت نەبێ لە چ بەشێکی ڕاگەیاندنی زانکۆکانی کوردستانە تاقیگەیەکی میدیایی پێرفێکتمان هەیە کە ئەم خوێنکارانی کە لەوێ ئەخوێنن جان بە تیۆریەکان بچن لەوێ بە عملی بیکەن بۆ نمونە من لە بەریتانیا خوێندومە باشە ئەو زانکۆیی کە تیا بووم بەشی ڕاگەیاندنی بوو یەک مختبەری گەورەی میدیایی هەبوو ئەم مختبەرە گەورە میدیایە چی تیا بوو تەلەڤیزیۆنێکی مەحەلی شارەکەی تیا بوو ڕادیۆیەکی مەحەلی شارەکەی تیا بوو ڕۆژنامەیەکی مەحەلی شارەکەی تیا بوو هەمووی بەو تەلەبانە بەرهەمهێنرا و ئیدارە ئەکرا کە لە بەشی ڕاگەیاندنەوە خۆیان ئەچوون ناوەڕۆکی میدیاییان پێیاکردن خۆیان ئەچوون ڕیکلامیان پێیاکرد خۆیان ئەچوون ئیداریانەیە خۆیان تەوزیعی ئەدوارەکانیان ئەکرد چێ بەڕێوەبەرە چێ سەرنووسەرە چێ مەسوولی شەفتە چێ کامێرامانە چێ مۆنتێرە لە کام بەشی ڕاگەیاندن ئەم تەوزیعاتە هەیە لە کام بەشی ڕاگەیاندن ئەم مختبەرە هەیە تاوەکو تۆ گلەیی لە ئینکەی ئەمە یەک جانبێکی تر بەشێکی زۆری ئەوانەی کە بەڕێزیشت دەرچووی بەشی تەکنیکی میدیای لە پەیماگەی تەکنیکی سلێمانی وە لە ئێستا ئیشەکەی یعنی ئەوەی کە ئیژەکەی لێرە ڕەنگە ئەم کەناڵە چانسێکی بۆ ڕەخساندبیێتی بەشێک لەوەی کە خوێندوتە لێرە تەنفیزیە بەڵام کەناڵ هەیە دەرچوەکانمان کە چوونە تەوێ وتوێتی ئەوەی کە لە زانکۆ خوێندوتە لە پەیماگا خوێندوتە زەحمەت نەبێ لەوێ داینێ ئێمە چیت پێڵێن ئەوە ئاکەی دیسان خەلەلەکە بۆ کوێ ئەگەڕێتەوە بۆ خاوەنددارەتی میدیای ینی خاوەنی میدیاکان چەندمان هەیە لە کوردستانە لە 1970 کەناڵمانەیە چەندیان ماسەر و دکتۆرا هەیە کە ئیداری کەناڵەکانەکە ڕاپرسێکم بۆ کە بزانە چەندی هەیە باشە چەندیان لە ئیشی میدیا تێگەن چەندیان مەسەلەن کە ئیشی میدیایی ئەەکەن ئامانجیان هەیە ئامانجی پیشەییان هەیە من باسی ئەوە ناکەم تۆ ئەبی بە مدیری کەناڵێک هەدەفە ئەوەیە ببی بە پەرلەمانتار هەدەفە ئەوەیە ببی بە وەزیر هەدەفە ئەوەیە ببی بە مدیرە عام میدیاکە و ئەخێتە خزمەتی ئەم ئامانجە حیزبیە سیاسیە ئیداریەکە هاتە منەڵێن وەکو ڕۆژنامەوان چەند ڕۆژنامەوانمان هەیە لە کوردستانە کە ئێستا ئیداری کەناڵێکی میدیایی بکات و گەورەترین تموحیەوە بێ مؤسسەیەکی ئەعلامی پرۆفشناڵ دروستکە بەدەگمەن هەتا یعنی بڕۆ بە تاریخی ڕۆژنامە بەدەگمەن بقدان بەدرخانە هەیە کە میر بوو بێ لە جاتیوی سەروەت و سامان کۆکاتەوە کۆشک و تەلار بنیاد بێن و سیارەی ئاخر مۆدێلی هەبێ و نازانم چی هەبێ ئەو لە خەمی گەیاندنی پرسیینەتەوەی و پەیامینەتەوەی و ئەوانەیە بووە ئێستا کو ئەوانە هەیە ئێستا کابرا دوو دەفتەر سێ دەفتەری دەزەکەوێت یەکسەر بیر لەوە کاتۆ مەڕامێ دروستکە کافتریایەک دروستکە بیر لەوە کاتۆ چوزانم مەجموعە شاگە دروستکە ئەمە کەی لەگەڵ ئیشی ڕۆژنامەگەریایە
لە کوردستانە گرفتە گەورەکە لە چیە ئێمە تەصنیفاتمان نییە پۆلەنکاریمان نییە جارێ هەتا ئێستا دوای 127 ساڵ لە مێژوو ڕۆژنامەگەری کوردی ڕۆژنامەگەری لە یاریمی کوردستانە پیشە نییە یعنی ئێستا بڕۆ دەتوانێت بێتە ڕۆژنامە نووس بڵێ ئێستا مەسەلەن تۆ ئەگەر زەمانیش ناکرێ مەسەلەن ئێستا بڕۆ لە تەصنیفاتی ئەمەی پلەبەندی وەزیفی حکومیە شتێکی تیانێ ناوی ڕۆژنامەوان بێ ینی تەصنیف کرابێت وەکو پیشەیەکی سەربەخۆ تۆ هینت هەیە بۆ نمونە ملاحەز فەنی تێ ئەوی نازانم چی تێ شتێکی نییە ناوی ڕۆژنامەوان بێکە تەصنیف کرابێ ئێکە ئەمە پیشە نەبێ کەواتە حەقیشی ناپارێزێت کە حەقیشی نەپارێزرا کەواتە تۆ ناتوانانی بەرگر بکەیت تۆ ئەتوانی بەتەنها وەکو پیشەگەرێکی ڕۆژنامەوانی تەنها لە مواسسەیەکی ئەلامیە ئیش بکەی سەرچاوی داهات و بژێویەکەت ئەمە بکە ئیشتیاکەی نەخێر بۆ هەمووی ڕاز نییە بەشێکی بەڵێ ڕاستە بە دەفتەرات وەرەگرێ بە 50 وەرەقە و 20 وەرەقە وەرەگرێ بۆ هەموو ئەمانش بە پەنجەی دەستەژمێرن 4 کەناڵ 5 کەناڵ ڕەنگە ئەم مەعاشە زەبەلاحانەوە باقیەکەی کابرا هەر ساعت دەوامەکە 400,000 ئێت 400,000 لەم ڕۆژە چی پێەکرێ هەر ئەو بەرهەمی پێەکرێت کە میدیای کوردی پێناسێت سپاس دەکەم تۆ سەبارەت بە میدیا و بڵین مامەڵی لەگەڵ پاراستی میدانی کۆمەڵایەتی بێ مامەڵی لەگەڵ کولتور بێ ئاین بێت لە ڕۆژوە خەلەری زۆر هەیە ینی میدیا میدیاکار بەو هەموو ڕۆشنبیری کە ئێمە باسێکین کە بێ هەی بێ ئەم زانستی کە بێ هەی بێ بەڵام هەمووی ئەبێ ئەوە دروستکە کە مەسئولیەتی اجتیماعی لە سەرشانی خۆی بگرێت کە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی لە پێش چاو بێ کاتێک کە پەیامێک ئەگەێنێ یان ئەی سازێنێ ئێمە بیرمان نەچێ ئەگەر میدیایەک بی و نەتوانی لەسەر پەیامەکانی خۆت خاوەنی هێزێک بی کە ئیقناع دروستکەی نەتوانی ئەو پەیامەی کە هەتا کۆمەلگاکەی پێ ئاراستە بکەی بەڕەچاوکردنی ئەو فەرهەنگ و کولتورەی کە کۆمەلگاکەت هەیە تۆ نەتوانیوە هیچ بکەیت تۆ هەتا لە کتێبی یەکێک لە دکتۆر فاروخانی پێڵێن بەدەقە نووسێڵ ئەگەر تۆ نەتوانانی ئەمانە بکەی بیر لە خۆت بکەرەوە کە بەس پارە سەرفەکەی پارە خەرجکردنێکی ئیزافەیە وەکو بنزین سووتانێکە کە ماشینەکەت لە شوێنی خۆی بێ نەجوڵێت لەبەرەوە فعلەن خامی سەرەکی بەرهەمەکانی تۆ کۆمەلگایە کاتێک کە مەسئولیەتی اجتیماعیت لە سەرشان نییە ناتوانانی لەگەڵ کۆمەلگەکە تا تعامل بکەی ئەو کاتە بزانە کە خامی مادەی خۆت بە خەسار داوە ئەو کاڵایی تا دروست نەبوو بینەریش ڕۆڵی نیە لەوەی کە تۆ چ بابەتێک پێشکەشکە ئێستا ڕەنگە بابەتێکی جددی کەم بینەری هەبێ وایە آخر تۆ ئەگەر بێت خەڵکێک هەبێ سەبەن و لەسەر پزیشکی بکەی پاراسی ئاو ژینگە ڕەنگە ئەوێنێ سێری کە بابەت کە بابەتی لاوەکی و ینی ئەوە بینەرێکی زۆری هەیە وەرگریش کێژێگەرمانە ئەم چەمکە لە ناو کۆمەلگای لاوەن بابەتی جددی وەرگری نییە گەنجی ئێستا نازانێت گەنج ئەمانە فعلەن بۆ دکتۆر سابیری وت ئەگەر وتتەوە لەو کێوە نەبی ئێستا بە قۆرێکی ڕەشچایی لێن ئێمە نیشانەی پیریە کاکە من نیشانەیەکە کە من و تۆ مدەیەکی زۆرە لێ عەلامین خۆناغمان تێپەڕیوە چاومان لە خۆناغەکەی پێشووتر نییە ئێمە بە عنوانی پیشی خۆمان کە لە بەردەوام لە ناو گەنجین لە ناو 4 تەمەنین 18 و 19 و 20 ساڵین ئەزانی بارودۆخەکە چیە مەجبوری لەگەڵ هەموو جیلەکانە تعامل بکەیت وەزانی ئایا ئاستی ئەم قۆناغیەکە 2 3 4 چۆنە ناتوانانی بەراوردیکەی بەویتر چونکە خۆت دەزانێت جیل زۆر خێراتیە پەڕێ بابەتی جددی تۆ ئەگەر میدیا بیت بابەتی جددی بکەی ئەبێ خواستی خەڵک لە پێشە دروستکەی لەسەر بابەتی جددی تۆ نەتوانی خواستەکە دروستی گلەی کۆمەلگا مەکە بڵێنە بینەری جددیمان نییە بابەتی جددی ناڕوا ئەڕوا بەڵام ئەبێت تەکنیکەکەی بەکاربێنی ئەمە لە کۆربەندێکی مامۆسانی ئاینیە من قسەم تیا کرد کە مامۆسانی ئاینی باسی ئەویانە کرد کە ئێمە وەرگرمان لە مزگەوتەکانە کەمترە بێتەوە خەڵکم گوێتەکە گەنج تااقەتی ئەوەی نییە و ئەمانە ئێمە وتم تۆ تەکنیکێکت لە بەردەسایە کە گەنج بەکارێنێ ئەبێ بیتە ناو ئەم تەکنیکەوە باشە ئەم بابەتە جددی خۆت بیتە ناو تەکنیکەوە لە ڕووی تەکنیکیەوە میدیایش لەسەرەوە کە کاتکاتەوە بە سفر چۆن ینی گەیاندنی هەواڵەکەی زەمن لە بینی واقع و بینەرە نەیەڵێتەوە سفر بێ باشە لەگەڵ کورتکردنەوەی مدەی پەیامەکەتە ینی تۆ ناتوانانی مامۆساگی بە 45 خولەک اینجا پەیامەکەی خۆت بگەێنی باش ئەمانە پێشتر کاتێک بوو کە کۆنتترۆلیش نەبووە باشە حوسەڵەی ئەویستا کەناڵ بگۆڕی یا هەر کەناڵ نەبووە کە کۆنتترۆلیە بێ بە تاچ وانە ئەمانە تۆشە بێت لەگەڵ یا بڕی وەرگری جددی ماوە بەڵام تەکنیکی میدیاکارە جددیەکان لەگەڵ ئەم وەرگرانە ناڕۆ کۆمەڵایەتەکان بکەگەر وەرگری جددی مابێ ئاخر لایک و کۆمنت لایک و کۆمنت ڕەم پێوانەی سەمەرە و
پێوانەی جدیەت نییە لایک و کۆمنت ینی تۆ بڵێ وڵا فڵان کەس دەرکەوتۆ وێنێکەوەندە لایکی یەکەوە تەمە جدیەتە ناخربینەریش خۆ دەردەخە ئەم پێوانەیە لەگەڵ بابەتێک شتێکدا نا ئەم پێوانەیە کە زیاتریشی بازارە تیجارەت حەکیم کێ وای لێ کردو کێ وای لێ کردووە کە بۆ نمونە بابەتی جددی بە زمانی تۆ وەرگری کەم بێت و بابەتی ناجددی میدیا خۆی هێنی بێ میدیا دەوری هەبوو میدیا ئێمە لە یەکەمان هەوێ میدیا پەیامی نییە ئەگەر پەیامی هەبوایە گوتاری هەبوایە سیاسەتی هەبوایە استراتیژی هەبوایە پلان بۆ دانێ مەسەرەن جیلی هەرزەکاران چیانەوێ جیلی گەنجان چیانەوێ پێگەیشتوەکان چیانەوێ ئێمە لە کوردستانە بە مەزاجی شەکەین بۆ نمونە ئەم بەرنامەی بەڕێز ڕەنگە میزاجی ئیدارەی ئەم کەناڵە لەوە بێ تااقەتمان لە کا حەکیم نەکەوە یەڵە با بەرنامەکە داکەین کە دایەکە میزاج دایەکە دیراسە دای ناکە مەسەلەن نەهاتووە دیراسێ بکە چەند کەس لە کوردستان بە دیارم بەرنامەیەوە دائانیشێ وایە خواست چەند لەسەر خواست چەنە نەزەریەمان هەیە بۆمانە ئەوانە هەمووی هینێ پلانەکرێ پرۆژە ئەکرێ لە کوردستانە کوا پلان و پرۆژە میدیای فەرمیە میدیای جددیە میدیای ملتەزم نابێت چاوی لەو پێوانانە بێ کە فەیسبوک دروستیەکە بۆ دروستکردنی بازار ئەبێ چاوی لە تەسیر بێ ڕاستە ئێمە هیچ پەیامێک سێلفی کەسێک لە شوێنێکی دوورەوە کە ئیگرێ و دانێ بێ کاریگەری نییە کاریگەریەکەی لای ڕاستە یا لای چەپە یا بەردەمێتی دروستیەکە بەجێڵێ لەبەرەوە من خۆزگە خوازم کە میدیاکان بتوانن بە پەیامی جددی باش دکمنتاری باش بنکۆڵکاری باش بکەن بزانن بینەریە بێیان بزان تەسیریە بێیان هەر بۆ تەیدی ئەو قسەی دکتۆر کاروانی خۆمان کاروانەوەر سکرتەری لە قیسلمانی سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان زۆر جار قسەی ئەگەکاڵێ مۆدلێک هەیە کچێک هەیە بەس ئەوەی بڵێ بەیانیتان باش لەگەڵ ڕسمێکی خۆیە دووسێ کەی بەس لای منی ژەڕم خوا ڕەحمی بەوە کردووە کە ناڵێ شەوتان شاد ئەمەە ژماری کەیەکان زۆر زیاترە بێ باشە کەیەکان با پێنج نەبێ با دەبێ با بیست بێ با چل بێ چ پەیامێ لە پێوەڕێ چیە گۆ تەسیرەکەی چییە تەسیرەکەی یعنی یەکێک لە میدیاکان بە شانازیەوەڵێ ئەڵێ ئێمە ملیار کۆمەڵاتیەکان ملیار هینمان تێپەڕانەوە ملیار فۆڵەوەر باشە لە ڕاستیامە شانازی نییە ئەسەن ڕاجای لە ڕقەمەکە ڕاست نییە زانین بۆ ڕاست نییە بەشێکیشان بە پارە پێ دەڵێم ئەڵم ڕقەمەکە ڕاست نییە ئەسەن کورد ئەڵێن لە هەموو لەسەر زەویا کورد 50 میلیۆنە باشە 6 میلیۆنە نەخێر کاکە ئەم ملیارە بەچی هات نە ڕاست نییە دڵنیا بکڕە خۆی ئەساسن ئەو ڕقەمانە ڕازنی دوش ئەمە خۆ خەڵەتاندنە یعنی تۆ تێ بڵێ ئەم ملیارە چی سوپی و ئەوانم کە نەقەی ناکە کاکە گریمان باشە ئەم ملیارە هەر چەکەیە چی چ پامێکی تایە وە چیە گۆچی گۆڕیوە بە ملیارە کاریگەرەکە چی بۆیە ئەمە هیچ جێی شانازی نییە ئەوەی دکتۆر کاروانە دقیق وایە تۆ نابێ بە منطقە بیر بکەیتەوە بە منطقەی کە تەکنۆلۆژیای نوێ داهێناوە تۆ چەند فۆڵەوەرە هەیە چەند لایکەیە خواستی ینی ئەجەندای خۆت لەسەر ئەساسی ئەوە نابێەوە ئەجەندای خۆت لەسەر ئەساسی پەیامە ڕاستەقینەکەی خۆت ئیتر پەیامی نیشتیمانیە ئاینیە ئابوووریە سیاسیە لەسەر ئەساسی ئەوە بێت تۆ ئەجەندای خۆت دا بەست ڕێکارەکانی گەیاندنی بە وەرگر بکەیت ینی تۆ کە زانی گەنج چی بەکارێنێ وەرە ئەو ستایلە میدیایی کە بووە بە ستایلی میدیایەک و خواستە بەمە پەیامەکەی خۆت دروستکە بیگەێنە تۆ ناکرێت سوۆشیال میدیا چۆڵکەی من بۆ ئەڵم کەستم کۆمیونیکیشنە تۆ ناکرێ میدیایە کشتێکی جددی دروست کردوە بڵێ بینەری نییە بەڵام ڕێکارەکانی دۆزینەوەی تۆ لە ناو یوتیوبە نەوگرت بێتە بەر ڕێکارە تەکنیکیانە بێ بیگریتە بەر شێوازی تەکنیکەکانی مۆنتاژ و گرافیک و وێنەگرتن و ئەمانە نەگریتە بەر هەر دانیشی و قسە بکەیت و پێت وایە تەواوە بێ نەخێر تەکنیکەکانی تر بگرێرە بەر باشە بزانە بەیامە جددیەکە هەیەیان نییە نەهەیەت کاکە بۆ مامۆسایەکی ئاینی لەبەرەوەی ڕاستەکە ئەم تەکنیکانە بەکارێنێ لەبەرەوەی لە تیکتۆک بەکارێنێ فەیسبوک بەکارێنێ یوتیوب بەکارێنێ نازانم ئینستاگرام بەکارێنێ بۆ ئەتوانێت زۆرترین ژمارەی تەسیر دروستکە و لایکی بە پەیامەکانی بە تاوی دنیا بگا بۆ مامۆسایەکی ئاینی دەتوانێت بکات میدیا خۆی دەتوانێت فعلن ئەگەر لەوە دڵسارد مەبەرەوە کە بتێ من پرۆگرامێکی جددیەکەم بینەری نییە تەسیری خۆی بەجێڵێ بەڵام تەڵەب بکە داواکاری بکەکەوەی ئەو ڕێکارانە بگرێتە بەر بۆەوەی میدیا بتوانێت ئەم میدیا بەرفراوانەیە بتوانێت بیگەێنێت ئەو شوێنەی کە تۆ هەندە پێیان میدیاییش هەیە کاریگەریەکەی دوورمەودایە تۆ بتەوێت لە شەو ڕۆژەکە کاریگەری بەرنمەکەی تۆ بۆ نمونە دەرکەوێت دەرناکەوێت ئەمە وەکو فاسفوتێک نییە ینی تۆ بەدەستەوە بگری و بیخۆیت و یاڵا و
تێربینە هەندێک شتەیە لە میدیایە کە پەخشەکرێ دوورمەودایە بۆچی مەسەلەن لە هینی تەلەڤیزیۆنیە پلانی سێمانگی هەیە سێمانگی هەیە 6 مانگی هەیە 9 مانگی هەیە 12 مانگی هەیە لەسەر چه ئەساسی دانراون وانە لەسەر ئەساسی و نەزەرانی ئالام دانراوە کە هەندێک تەسیرات هەیە کورتمەودایە هەندە هەیە مامناوەندە هەندە هەیە درێژمەودایە وایە تۆ کە پلانی بەرنمەیەکی جدید هەیە بەڕاستیە بێت تەکنیکەکانی بەرهێمێنان و چاپ و پەخش و بڵاوکردنەوەی بگۆڕی تۆ ناکرێ بەرنامەجێک لە 92 بەرهەمێنراوە بە ئەسلوبێک و بە ستایلێک و بەهینێک ئێستا لە 2025 بە هەمان ستایل بتەوێ بەردەوام بێەوە پێشەوا بێ تەسیرێ بێ نەخێوانەیە ئێستا دنیای سورعاتە دنیای ئیفێکتاتە دنیای ئەوەیە چۆن ئەو تەکنیکە تازانە تۆڕە کۆمەڵایەتە تازانەی کە هەیە بەکاریانێنی ینی زۆر جار کەناڵێکی فەزایی گەورە و گران ئەگەر تۆڕێکی کۆمەڵایەتی بەقوەتی نەبێ ستافێکی بەقوەتی نەبێ بۆ ئەوەی بەرهەمەکانی ناو تەلەڤیزۆنەکەی بێنێتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان بە جیاوازی هەمویانەوە ناتوانێت ئەو کاریگەری کە ئەوێ لە ڕێی تەلەڤیزۆنەکەەوە بیگەێنی بیگەێنی سوپاسم دەکەم دێەوە خزمەتەن ناوبڕێکمان هەیە دوای قسەر سریاسەکانی ڕۆژنامە نووسی مامەڵی میدیا لەگەڵ مەسەرەی ڕووداوەکان تاوانکاریەکان دۆخی ئازادی ڕادەربوونی شەرق سریاسە دەکەین دێمەوە خزمەتە جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵتان بەردەوامین لە ڕووماڵی ساڵاتی ڕۆژنامەگەری کوردی و دۆخی میدیا کاکتۆر پێشتر پرسیارێکم لێکردی سەبارەت بە ڕۆڵی میدیا و ڕۆڵی هەیە لە بەرهەمێنانی تونوتیژی یاخود ئەو فیلمانەی کە بڵاو دەکرێنەوە کاریگەر لەسەر تێکدانی خێزان بەرهەمێنانی تاوانکاری ئەو ڕۆڵی بین و بەشێک لە میدیاکان ئێمە وەکو توێژەر لە ناوەندە ئەکادیمیەکان ئیتر لەوە تێپەڕین بڵێن ڕۆڵی میدیا لەسەرەوە ڕۆڵی میدیا لەسەرەوە چونکە ڕۆڵی لەسەر هەموو شتێکەیە ینی تێپەڕێوین بێن تحقیق لەسەرە مەکەینەوە حاڵەتی لێکۆڵنیۆتان هەبووە تاوانێک کرابێ بەوەی بۆنم فیلمێکەوە بۆی لە ئاساییکردنەوەی میدیایەکەم حاڵەتانە هەبووە یادمێت جومنگ لێدرا من بە دکتۆرێک متەمەوێت توێژنێ بکەم لەسەر کاریگەری دراما دۆبلاشکراوەکان لەسەر کۆمەڵگا بەتایبەت لەسەر مناڵوتی چۆن ینی وتم بۆ نمونە جمونگ هاتووە شمشێر بەکارێنەوە مناڵێکی شمشێری بەکارێناوە لای ئێمە کردوێتی بە وەرگی مناڵێکی ترە یوتی ئەمە توێژینەوەی ناوێت واقعەکە بینی تاسیرەکە بینی توێژینەوە کاتێ بێت کە تۆ بزانێ تاسیرەکەی هەبووە ئەبێت یا نابێت یعنی ئەسڵ پێشەوەی پەخش بکرێت تۆ بیبینی بزانانی تاسیری ئەبێ یا نابێ توێژینەوە بکەیت بەس میدیا وای لێ هاتووە لە ناو ماڵەکانە لە ژووری خەوتنەکان تاسیری خۆی بەجێڵێ لە هەموو بوارێکە یعنی شتێک نابێنی تۆ کە میدیا دەستی بۆ نەبردوێ باشە تحقیقکردنی هەندێک جار بۆ چەسپاندنی زیاترە هەندێک جار بۆ ڕێژە دیاریکردنە ئاست دیاریکردنە ئاستی کاریگەریەکەی چۆنە لە ئێستاە ئەم ئاستەی میدیایە لە تەبیعی لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵێکتر لە زەمانێکەوە بۆ زەمانێکتر ئەگۆڕێ بەڵام وجودەکە ینی خاڵەکە هەیە کە تۆ ئەیبینی بڵێ تەسیرەکە هەیە ئەبێ ئیش لەسەرەوە بکەیت کە ئەم تەسیرەگەر سلبیە چۆن کەمەکرێتەوە میدیاکار چۆن ڕابێنی پامەکە چۆن دروستکە بۆی کەم بکرێتەوە باشە یانێکی تر ئەسەن ئێوە ئەم تەسیرە هەبێ بۆ نمونە مەسەلەی زێڕ و زەواج و ئەمانە کە ئێوە تەسیری هەبێ لەسەر خەڵک ئەجندای وایە کە ئێوە تەسیری هەبێ لە زیادکردنی ڕێژەی تەلاقە باش یان تەسیری هەبێ لە زیادکردنی بەرزکردنەوەی نرخی زێڕە نرخی دراوە باشە بە ئەجندا ئیشی لەسەر ئەماکە ئەمانە فعلەن پەیامێک دروستەکە کە بۆ مدەیەکی زەمەنی ئیش لەسەر ئەمە بکە و ئەمانە بەبێ ڕۆشنبیریش ناکرن بۆ معلوماتت ینی کۆمەلگا خوێنێتەوە چۆن بازارگەرێک خاوەن کارگەیەک تحقیقێکی بازارڕێکا بزانێ ئەم کاڵای خاتە بازار تا چه ڕادەیە تا چه ئاستێک کڕیاری هەیە فعلەن ئەوانەی کە بە ئەجندا ئیشەکەن لە میدیاکانە ئەم جۆرە تەحقیقانە لەسەر کۆمەلگاکەن بۆی بزانن چۆن ئاڕاستی ئەمە نموزەجت بۆ بێنمەوە لە پرۆسی هەڵبژاردنەکانە لە لەحزەیەکە بانگەشەی دوو حزب گۆڕا ینی ڕەوتی گۆڕا باشە ئەمە بەبێ وشیاری و ڕۆشنبیری ئەو نییە ئەو کەسی کە ئەوێ ڕەوتینەکە بگۆڕێ تێ ئەگا کە جەماوەرەکە ئەم ئاراستەیە ئیشی لەسەرەکە ئەم توندیە ئیشی لەسەرەکە یان ئەم وردیە ئیشی لەسەرەکە یان ئەکادیمی بوون ئیشی لەسەرەکە یەت لەسەر ئەمە ئیشەکە فعلەن تەسیری خۆی بە نەزەریەی گلولە بەجێش لەسەر خەڵک باشە ئیشی خۆی کرد تەسیری خۆی بەجێش عادەتەن کۆمەڵێک شتێ لە میدیایە کە ئەمە بە چاواشەکاری ناوێ بین بە پروپاگەندە ناوێ بین زەمەنیە ینی من پروپاگەندەیەک دروستەکەم بۆی تۆ 1 ساعت بڕوان پێ بکەیت دوایەوە دۆزیتەوە درۆیە من مشیلەم نییە باشە ئیشی خۆم کردو و تێپەڕیم
ئەمانە بەڵێ بە ئەجندا بە زانین بە تحقیق ئیشی لەسەرکرێ و تەسیریش دروستەکە و چەکێکی دووسەرەی خەتەرناکەکە میدیاکە دەستدایە بەکاری بێنی و ئێستاش بۆ شاردنەوەی قەیرانەکان باشە بۆ ئیشکردن لە بواری ترە و بۆ ئاڕاستنی خەڵک بەرەو شتێکی تر و کارکردن لە دەواازەیەکترەوە میدیا زۆر بەگەرمی ئیشەکە ینی زۆر چاواشەکارانە ئیشەکە زۆر پروپاگەندە دروستەکە و زۆر خەبەرەکان ئاڕاستە گۆڕێ زۆر ستایلێنێتە ناوە کە تۆ تەسی لەسەر کۆمەلگا بکە لە خاڵێکا بیوەسێنێ بۆ ئەوەی ئیشەکەی خۆی ئەوەی کە میدیای شخص پەیداوە بۆ نمونە سەرۆکی حەزب بێ حکومەت بێ هەرێم ئیشی ڕووجوانکردنی ئەو کەسانێ ئەزانی بۆ دروستە بێت چونکە بۆی دەرکەوتووە کە فعلەن تەسیری هەیە فعلەن ئەتوانێت ئیشی پێ بکە لەبەرەوە مادام ئیشی پێکرێ و تەسیری هەیە منیش دەبێت دەستی بەمێ بێم ئەم ئیشەم هەیە بە میدیا بیکەم وانی بیرەکە حاڵەتەکە گەیشتوێتە ئەوەی خاوەن کۆمپانیایە کە ئیشی خانوبەرەکە ئەزانێ بەبێ میدیا ئیشەکەی ناڕوە باشە یان سپۆنسەری میدیایەکە بۆ ئەوەی پشتیوانی بکە و یاخود خۆی میدیایەک دروستەکە چ جای بگاتە کەساتێکی سیاسی کە ئەوێ حزبێک بنیاد بنێ کە ئەوێ لە پەرلەمانە کوتلەیەک دروستکە کورسی هەبێ چی هەبێ ئەزانێت تەکید کە بەبێ میدیا ئیشی ناڕوە چونکە بۆ ئەسیرترین شتە لەسەر کۆمەلگا لەسەر دروستکردنی ڕایگشتی لەسەر گۆڕینی ئاڕاستی کۆمەلگا و فکری کۆمەلگاش بۆ معلوماتت ئێمە زنجیرەیەکمانەیە بۆ گۆڕینی ڕفتاری کۆمەڵایەتی باشە یەکێ لەوانە یەکەمین هەنگاوی ئەبێ معلومە لە ناو زێنی کەسەکەیە بگۆڕی زانیاری بگۆڕی اینجا هەڵوێستە گۆڕی اینجا ڕفتارە گۆڕی تەسیری میدیا دوو قۆناغی بەجێ هێشتووە ینی بە یەک لەحزە ڕفتارە گۆڕێ باشە ئێستا بڕۆ گەنجێکت لە بەردەسا بێ بۆچی ئەمانەی کە کچانی نازان بەچی ناویانە بەنوەماکەن بۆچی زۆر بە خەتەر باسیەکەن چونکە یەکسەر تەسیر لەسەر ڕفتارەکە باشە پێویستی بە معلومە گۆڕین و هەڵوێست گۆڕین وەمانە نییە یەکسەر گەنجێک یان سەهاوکەمەنێکی خۆی یەکسەر ئافرین یەکسەرەوە گۆڕێت باشە بۆ لە بەرەوەی تەسیری کاریگەری ئەم دوو قۆناغی تێپەڕاندەوە یەکە ئەمە هەبێ ئەسڵەن دروستکردنی کەناڵی فەزایی بەڕێی من بۆ دروستکردنی سۆشیال میدیایەکی بەهێزە نەک بۆ دروستکردنی کەناڵێکی بەهێز باش چونکە ئەوی ئیش لەسەر ڕفتارێک پاستەکەی کاک تور سەبارەت بە جیاوازی کردن لە نێوان میدیاکان لە ڕووی پێدانی زانیاریەوە ئەم حاڵەتە لە کوردستان بوونی هەیە هۆکارەکەی چیە جیاوازی لە پێدانی زانیاری یەک سەرنج لەسەر قسەکانی دکتۆر وەڵامی ئەوەشە دەمەوە باشە دکتۆر کاروان باسی ئەم مەسەلەی پرسیاری ئەوەت کرد کە ئایا کاریگەری میدیا لەسەر توندوتیژی و تاوان ینی ئێمە شەرتیش نییە هەموو شتێ بەیەخی میدیا هەڵواسین ینی بۆ نمونە مەسەلەی تاوانەکان ینی ئەوەی کە گوایە یەکسەر ڕفتاری تاوانکاری لای هەرزەکار و گەنجەکان دروستەکەی کاکە تۆ با ئێمە تۆزە ورتریش بیکەینەوە شەرت نییە ئەمە هەمووی میدیا ینی میدیا ئەو دێوەزمە گەورەنج نییە بەو شێوەیە کاکە تۆ خۆت هەموو کەس چەکی پێە هەموو کەس دەتوانێت چەکەڵگرێ ئەو سەربازە بەڕێزەکە پێشمەرگە بەڕێزەکە چەکەکە باتەوە ینی قانونەکە وایە باتەوە ماڵەوە لەگەڵ خۆیان مناڵەکەی گەنجەکەی هەرزەکارەکەی ژنەکەی کچەکەی دەسیاتی خۆی پێکوژێ کەسێکی پێکوژێ ئەمە پەیوەندی بە سیستەمەکەەوە هەیە ینی پەیوەندی بە ینی میدیا نییە شەر نییە هەموو شتێک بەس بەشی کەندێک میدیا کاکتۆر ئێستا پەرپێدانی بۆ نەخیانەتی هاوسەرگیری لە پەخشی دەکا لای خەڵک ئاسایی حتمما کاریگەری خۆیە بەڵام شت نییە هەموو شتێک بە میدیا هەڵواسین ینی تۆ ینی گرنگجێکی زیاد لە پێویست بە خێڵەکانە دەی خێڵەکانیش ینی خێڵ و عەشیرەت و ئەمانە ینی هەتا مەراسیمی خێڵایەتێکەشیان کە ئەکرێ بە چەکی جۆرا جۆرەوە دەرەکەون ینی تۆ ئەمە لە مێنتاڵەتی خەڵکە دروست دەکەی ئەمە پشتنی میدیا بێ ینی ئەمە ئەساسەن تۆ سیستەمەکە ئەوێت یا بۆ نمونە ینی دامەزراندن لە هیچ بۆ نەپێویستمان بە پزیشکە بە مامۆستایە بە چییە دامەزراندن نییە بەڵام بڕۆ ئێستاشی پێوە بێ کە قساکەن تا ئەم لە حزێش قسەیە تەلەبەی زانکۆیە بە هەزاران کەس لە ماوەی ئەم ساڵە هەر لە دەستگا ئەمنی و هینەکانە تەعین کراون دامەزرێنراون ئەمە دروستکردنی ئەم فەزایەیە کە ئەکرێ چەکی پێەیە ئەکرێت تاوانکاری وشت دروستکە ینی هەموو شتێک شت نییە ببەستینەوە بە میدیاوە هەڵیواسین بە یاخی میدیا کە ینی ئەم پرسیارە زۆر زۆرەکرێ من خۆم اختصاص پسپۆڕێکەکەم لە دکتۆراکەمان لەسەر ئەم بابەتەیە بەڵام حەقیقەت هەیە هەموو شتێک لای میدیا نییە بەشە زۆرەکەی من قەناعەتم وایە بەشە زۆرەکەی پەیوەندی بە سیستەمی بەڕێوەبردنەوەکەوە هەیە لە مینتاڵەتی لە بیرکردنەوەی بۆ چەک و عەسکەر و دروستکردنی دەستگای ئەمنی و هێزی ئەمنی و ئەمانە
باش ویست پێش ناوبڕەکە لەسەر پیشەیی بوونیش قسە بکەیت لەسەر مەسەلەی کە پیشەی بوون و ئەکادیمیش باشە لەسەر دەرچوانی ئەکادیمی حەزم کرد ئیزافەی بۆ قسەکانی دکتۆر شوان کەم ئەویژەوەیە ینی ڕاستیەک هەیە ئێمە مەرج نییە هەموو ئەم خوێندکارە ئەم هەموو خوێندکارای مەساڵانە ڕەنگە لە بەشەکانی میدیا لە سنووری یار پارێزگای سلێمانی من ئاگادار بم 500 بۆ 600 خوێندکار وەرەگیرێ لە ناوەندا ئەکادیمیەکان لە بەشەکانی ڕاگەاندن مەرج نییە ئەمە هەمووی هاتبێ بۆ ئەساسەن بەشێکی پرسیاری لێ بکە خواستی نییە لە میدیا بخوێنێ بەڵام دەرەجەکەی بەپێی قوبڵ مەرکەزیەکە بەپێی نمرەکەی لە میدیا وەرگیراوە یەک دوویش کە هاتوۆتە ئەوێ شەرت نییە ینی بێ فێر ببێت ڕاستە یعنی مێمە مامۆستاین لە گروپێکی جاریە 50 کەسیا 5 خوێندکار بە دوای تۆیە 5 خوێندکار پرسیاری هەیە 5 خوێندکار ئەوێ فێر ببێ شەرت نییە هەمووی بێوێ فێر ببێ و حاڵەتێکی تریش کە زۆر گرنگە بەلام و باسی کەم چکۆم پرسیارە زۆر لە هەموو میدیاکانە کرێ لە هەموو گوایە دەرچوانی ئەکادیمی لە ئاستی پێویستانی جگە لەو نقطانی کە دکتۆر شوان باسی کرد لە مەسلەی کێشەی کەرەسە وەسایل کە لە بەردەستمانە نییە زۆر هۆکاری ترکە و ئاماژەی پێکرد جگە لەوە شتێکی تریش کە گرنگە ئێمە مەرج نییە ئێمە بتوانین ڕۆژنامە نووس بۆ ناو ستۆدیۆکەی تۆ پێ بگەێنین بۆ ناو مەیدانی ئیشەکەی تۆ پێ ئێمە هەنگاوێکمان ناوە بەڵام ئەوی تری یەک میدیای پرۆفێشناڵم پێ بڵێ لە دنیاە ئەگەر سنتەرێکی ڕاهێنان و مەشقی نەبێ 6 مانگ 5 مانگ 4 مانگ ئەوێ ئەم کەسە ڕاهێنان کە اینجا دەرکەوێت لە شاشەکەت اینجا ببێ بە هەواڵساز شەرت نییە یەکسەر من بۆ ستۆدیۆکەی تۆ پێ بگەن ئەسڵەن هەڵەیە میدیاکانی ئێمە میدیاکاری ئێمەیان وەرگرتووە ساڵی یەکەمی خوێندنی ساڵی یەکەم کە هەر کۆمپیوتەر و کوردۆلۆجیە خوێنرێ باشە ئەو ڕۆژە وەرگیراوە ئەمە ینی خوێندکاری خۆمان بۆ ئەزانین ئەو ڕۆژە وەرگیراوە شەوەکەی لەسەر شاشە دەرکەوتووە ئەی باشە ئەمە تۆ ینی ئەمە معریفەی میدیایی چییە معریفەی سەقافی گشتی چییە ئەمە تۆ ئەمە ئەخێتە سەر شاشەمە خەتای کێیە کاکە خەتای من نییە ئەی نەخێر ئەم ڕۆژنامەنووسە فعلەن ناتوانێت ڕوبەڕووی هیچ کەسێک ببێتەوە پرسیاری دروستکە لە میوانەکانی معریفەی پێ نییە بەڵێ بێتە گاڵتەجار و کاتەش ئێوە گلەی لە ئێماکەن کامە بەشێکی خەتای میدیاکان دێمە خزمەتکاری تۆ بە جیاوازی میدیاکان بەڵێ حتمما یەکێک لە کێشەکانی بێکێک لە کێشە گەورەکانی میدیا لە هەرێمی کوردستان ئەوەیە کە جیاکاریە کرێ بەرامبەری جیاکاریەکەش وازەحە بۆچی لەبەر ئەو دابەشکارە سیاسیەیە زانیاری لای کێیە لای خاوەندە دەسەڵاتەکانە خاوەندە دەسەڵاتەکان زانیاری نادەن بە هەموو کەسێ ئەیەن بە میدیاکانی خۆیان بە لانگرەکانی خۆیان بە خەڵکەکانی خۆیان بەڵێ جیاکاری هەیە لە هەرێمی کوردستان وەک کێشەیەکی تر کە لەوە سەرچاوی گرتووە ئێمە یاسایەکمانێ ناوی یاسای دەستکەوتی زانیاریە یاسای ژمارە 11 ساڵی 2013 ئەم یاسایە ئەمە وایە چەند جار تعدیل بکرایەوە 2025 12 ساڵ ئەم یاسایە جێبەجێ نەکراوە کاتێک کە یاسا خەڵک ڕۆژنامەنووس میدیاکار کە بە یاساکە زانیاری دەست نەکەو تووشی چییە بێ خاوەندە دەسەڵاتەکان جیاکاریان کرد تووشی چێ بێ تووشیەوە بێ هەواڵی وەکووتمان هین ئەوەی کە پێوترێ لە ناو خەڵکا پروپاگەندە بڵاو کاتە هەواڵی ناڕاست هەواڵی ئەوەی کە پێوتێ فەیک نیوز هەواڵی هەڵبەسراو بڵاو کاتەوە ناچارە سەرچاوەیەک بەکاربێنێ کە سەرچاوەکە پێی نەگەیشتووە بۆیە بە بەدڵنیاییەوە لە هەرێمی کوردستان بڵێ جیاکاری بەرامبەر بە میدیاکان هەیە. سوپاسم کاکتور سەبارەت بە هەواڵەکانی بڵین تاوانکاری ژەگەر شتێکت هەبێ ماوەڵەکردن لەو ماوەیەژە زۆر قسەی لەسەر کرا چۆنیتی ڕووماڵکردنی هەواڵەکانی کوشتن بێ مامەڵەی میدیاکان مامەڵێکی خراپە و دوای سەبارەت بە کەیسەکانی ڕۆژنامەنووسانەوەی کە پێشێلکاریە لە سنووری سلێمانی دوو دادگای تایبەتمەند بۆ بوار ڕۆژنامەنووسی ئەمە وای کردووە کە پێشێلکاریەکان کەم بێتەوە یاخۆت هیچ ڕۆڵێکی هەیە وڵا ڕەنگە جارە زوو بێ بۆەوەی بزانین ئەو تایبەتکردنی ئەو دادگایانە دوو دادگای دوو دادگای تایبەتمەند دوو دادگا لە سلێمانی تایبەت کراوە بە کەیسەکانی ڕۆژنامەوانن خۆی لێرەیە جانبێکی جێگەی دەستخۆشیە کە عقڵیەتی دادوەری و دادگا لە هەرێمی کوردستانە گەیشتۆتەوە قەنەعاتی کە ڕۆژنامەوانان و دۆسیەکانیان جۆرێک لە تایبەتمەندێتی هەیە کە پێویستە لەگەڵ جۆری دۆسیەکانی دیکەی وەکو تیرۆریستان وەکو دزی وەکو بەرتیل وەکو گەندەڵی دیکە جیا بکرێتەوە و لە دادگایەکی تایبەتمەندە دامرێ هەڵبەت تمۆحی ئێمەمانانەوەیە دادگای تایبەتمەند دامنرێ بە
دۆسیەکانی ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری هاوشێوە ئەوەی کە لە بەغاو لە بەڵێ دادگایەکی تایبەت هەیە وەکو چۆن دادگای تایبەت هەیە بە تونند و تیژی خێزانی دادگایەکی تایبەتی ژەبێ بۆ ئەو دۆسانەی کە پەیوەندی هەیە بە ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری بە شێوەیەکی گشتی خودی ئەوەی کە ئەم دوو دادگای تایبەت کراوە نەک تایبەتمەند بێت تایبەت کراوە کەیسی ڕۆژنامەنووسی ئێستا هەموو کەیسی ڕۆژنامەنووسی لە دوو دادگای جیاوازەدانەیەکیان پەیوەندی هەیە بە دادگای جونحەوە دانەیەکیان پەیوەندی هەیە بە کەیسەکانی دادگای مەدەنیەوە کە وازانم دادگای کەتنی سێ لەگەڵ دادگای مەدەنی هەیە ئەمە بەشێکی وەکووتم ئیجابیاتەکەی لەوەیە کە ئەم دۆسانە ئاشنە یەک دادگە و لە بەردەم دادوەرێکابی و وەردەوەدا ببیر لەوە بکرێتەوە ئەو دادوەری کە لەو دادگایە هەم ئیمانی بە جارنامە ژیانی مافەکانی مرۆڤ بێ هەم لە ئازادیەکانی دەربڕین ڕۆژنامەگەری تێگەیشت بێ هەم لە خوێنەواری میدیایی هەبێ گرفتی گەورەمان لە کوردستان ئەوەیە بەشێکی زۆری دادگە و دادوەرەکان خوێنەواری میدیاییان نییە خوێنەواری دیجیتاڵیان نییە تێناگەن لەوەی کە لە میدیای بڵاو دەکرێتەوە چییە چۆنە و کاریگەریەکانیان چۆنە ینی دادوەرمان هەیە لە کوردستانە تەنها یاسای عقوباتی عراقی شارەزا یاسای عقوباتی عراقی لێ بسەدەرەوە هەر نازانە قسەشکە دادوەرمان هەیە 16 ملیۆن دینار ماگانە وەرەگرێ بەڵام ئامادە نیە 16 دەقەتەرخان کە بۆ خوێندنەوەی کەیسێک و دوو حکمی معقولی تیا بکە دادوەرمان هەیە ئیمانی هەر بە خەبیر نییە یا خەبیرێک ئێنێ بۆ دۆسیەکان کە ئەلفوبێتای شارەزایی نیە لەو دۆسیەی کە بۆی هێنراوە ئەمانە هەمووی گرفتن لە دادگاکانە بە نسبەتەوەی کە لە هەرێمی کوردستانە ماوەیە کە هەندێک جۆری هەواڵی دادگاکان و تاوان و ئەوانە زیاد لە لزوم بڵاوەکرێتەوە کە پێویست ناکات بۆ شێوازە بڵاو بکرێتەوە بەس بەڕێزیست کەیسێک هەبوو لە دادگای سلێمان لەسەرەوەی کە لە پیساری تاقیکردنەوە شتێکی تێنابوو ئیتیکی ڕۆژنامەوانی سزا درای لەسەرەوە کەیسەکەی من پەیوەندی بە پرسیاری تاقیکردنەوەی ئیتیشی میدیاوە هەبوو کە ئێمە تاوانبار نەبووین بەڵام تاوانباربێنی بۆی کە ئێمە هەندێک لەو ماشێتانەمان کە لە میدیای کوردیا هێناوە و ویسمان جانبی نەزەری و عەمەلی بەیەکەوە ببەسینەوە ئەو ماشێتانە بەبێ ئەوەی دەستکاریمان کردوێ بۆ نمونە تەلەڤیزۆنێک ماشێتەکەیمان هێناوە ڕادیۆیەک ماشێتەکەیمانە ڕۆژنامەیەک ماشێتەکەیمان هێناوە بەڵام دادگا تێنەگەیشت لەوەی کە ئەمە بۆ وانەیەکە کە ناوی ئیتیشی میدیایە و بۆ بابەتێکە ئامانجلی فێربوونە تێگەیشتنە پەیوەندی نییە بە ناوزڕاندنەوە پەیوەندی نییە بە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنەوە هەتا بە پێی یاسای وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بە پێی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری هەر بابەتێک لە نێوەندە ئەکادیمیەکانە لە سنتەرەکانی دوێژنەوەیە لە گۆڤارێک ئەکادیمیەکانە باز بکرێ ئامانجلی فێربوونە تێگەیشتنە پێگەیشت نەبوو ئەوشی کە بڵاوی کردوت و ئێمە نەبووین بەڵام دادگا نەگەیشتەوە قەنەعاتەوە بەداخەوە جیهەتی معنی کە زانکۆی هەڵەبجە بوو نوێنەریان نەکرد لە دۆسیەکەیە و مقەسیری گەورە ڕەنگە بڵێم زانکۆی هەڵەبجە بوو چونکە وەکو پێویست نهاتن بەدەم کەیسەکەەوە وە خۆیان نەکرد بە کاوێنیان وەوەیان کرد کەیسەکە جۆرێک لە شەخسانە بکرێت لە جاتیەوەی کە من میلاکی زانکۆیەکەم و بە داوەتنامەی ڕسمی زانکۆیەکی تر داوا کراوم بە میلات بچمە زانکۆیەک دەرز بڵێمەوە و خزمەتم کردو بە زانکۆکە لە جاتیەوەی بێن پشتگیری بکەن و لە پشتمەوە بەوەسن بەداخەوە خۆیان لێبەری کرد و ئێستا کەیسەکەیان بۆ من بەجێ هێشتووە وەکو کەیسێکی شخصی تەعاملی لەگەڵاکرێ دوایەوەی بە 3 مانگ حکم دراین و حکومەکە وەقف تەنفیز بوو ئێستا سکاڵاکار داوای 50 ملیۆن دینار تعویزەکە لە بەرامبەر ئەوەی کە بەحساب لە پرسیارەکاندا وەکوڵێ ناوی زڕێنراوەکە لە کاتێکە پەیوەندی بە ئەوەی بەڕێزیاتمەوەسە وشتی کردداری عملی تێکەڵاوکەی لەگەڵ تیۆریەکە بۆی ڕابێنی چ جۆرە مانشێتێکە لە میدیا شتێک تەشیرێت شتێک ناوزڕاندن ئێمە وانەکەمان ئیتیشی میدیا یا پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەاندنە ئەم مادە ئیش لەسەرەوەکە چی باشە لە ڕاگەیان نابڵاوکرێتەوە چی خراپە بڵاو نەکرێتەوە بەدەیان نمونەمان لەگەڵ خوێندکارەکانە هێناوەتەوە لە پۆلا باسمان کردووە بە نووسرا و بە دەنجی بە ڕەنجی پیشانمان ناوە و خۆیان هەندێکجان ئەو کاریگەری خراپی نابێت لەسەر مامۆستاکانی تریش کە نەتوان نمونەیەک بێننەوە ینی بترسن لەسەر بۆی چۆن بەکردداری خەڵک خراپێنەوە میدیایی کەیتر خراپە لێ بێمە ناوی نەبێت
ئێمە ئێسەوامان لێ هاتووەوەتە سێ کەس سێ ئەکادمی کە لە بەشەکانی ڕاگەیان و تەکنیکی میدیا کە قساکەین بە غموزی قساکەین بۆ لەبەرەوەی ئەترسین یەکێک هەڵسێ بڵێ تەشیری بە ئێمە کردو لە کاتێکە ئێمە کە نموزەجێنینەوە نموزەجەکە بۆ ئیهانەکردنی کەناڵەکە و بۆ ڕۆژنامەوانەکە بۆ ئەوە نییە بۆ ئەوەیە بڵێن ئەم نمونانە لە کۆمەلگەی ئێمەیە هەیە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی شەریف و پاک و بێگەرد نییە پاکیزە نییە کە ئەمانیتیان نەبێ و ئەو ماشێتانشی کە هاتووە لەناو ئەم میدیایە هاتووە تۆ خوێنکارێک پێگەێنی ئەیکێتە ناو ئەم میدیان و سبێ ئەچێتەوە بۆی تووشی حەپەسان و واقورمان نەبێ کە ئەم جۆرە ماشێتانە بینێ ئەو ماشێتانەشی کە هاتووە هەر لەناو واقعەکە وەرگیراوە ئەگەر کەسێ سکاڵای هەبێ بە لەسەر میدیاکە بکان نەک لەسەر من کە وەکو نمونەیەک بۆ تێگەیشتن و فێربوون هێناومەتەوە ئەجا تۆ ئێمە وانەکەمان ناوی ئیتیکی میدیایە وەکو وتم ئیش لەسەرەوە کە چی باش و چی خراپە نمونەیە کە ئێنیتەوە ئاماج لێدەوەیە ئەم نمونەیە بۆچی باشە وانە بۆچی خراپە ئەگەر خراپە خراپەکەی لێچێە ئایا خراپەکەی لە ڕووی ئێتیکیەوە خراپە ڕەبتی هەیە بەوەی کە لەگەڵ دابوو نەریت و ئاینی ڕسمی وڵات و کۆمەڵی شتا ناگونجێواتە ڕەبتی هەیە بە ویژدانی کەسەکانەوە باگراوندی ئەوە یا ڕەبتی هەیە بە یاسابەرکارەکانی کوردستانەوە کامەیان ئێتۆ ئەمانی بۆ ڕوونەکەیتەوە خراپی ئەم دۆسێ جگلەوەی ئازادیەکانی ئەکادیمیان بەرتەسگەکاتەوە تۆ بێ ئیتر حەزە بکەیتەوە لە جاتیوێ ئەگەر بتەوێ باز لە نمونەیەکی خراپی میدیای کوردی بکەی ئەبێ ئیشارەت بە نمونەی سۆماڵ و ئەریتریا و ئەوانە بکەی فی سەبیلی ئەوەی تووشی لێپیشتنەوەی یاسایی نەبێ و بەکارهێنانی دادگا لە کوردستانە بۆ هەندێک دۆسیە بە ئامانجی دەمکردنی ئەکادمیان و بەرتەسکردنەوەی ماف و ئەزادیەکانیان بەڕاستی ئەوە شێکێکی ترە کە لەم ساڵانەی دواییدا تەشەنەی سندووە ئێمە بینیمان 2 ساڵ لەمەوە پێش 2 مامۆسای بەڕێزی زانکۆی سەلاحەدین بە بەرچاوی وەکڵێ حکوومەت و پەرلەمان و دادگا و دادوەرەوە بە ڕۆژی ڕووناک کوژرانک چه قسەی لەسەر کرد چێهین ئێتو کە ئیدامە بەمەیە وردە وردە ڕەنگە تەلەبەش تەشجیع بێ بۆ ئەوەی کە ئەگەر کێشەیەکی لەگەڵ مامۆسایەکی دیاریکراوە هەبێ کێشەیەکی لەگەڵ بابەتێکی دیاریکراوە هەبێ ئەم کا بە بیانوێ بۆ ئەوەی ڕێگەی دادگا بکرێەوە لە ڕێگەی دادگاوە مەسەلەن تۆڵی خۆی بکاتەوە لە عینەکان کە مەفروض وا بوو بەڕاستی وەزارەتەکانی پەروەردە خوێندنی باڵا حکوومەت پەرلەمان لەسەر ئەمانە بەدەنگ بەهاتنایە و ڕێبەرێکیان تەبەنی بکردایە بۆ پاراستنی ژیانی پیشەیی و ئەکادمیان لە کوردستان لەسەر ڕووداوەکانی کوشتن بەڕێبەری کەناڵێک یان ڕۆژناون چۆن ڕووماڵی دەکەیت من ئەگەر بڕیاریشی لەسەر درابوو لە داواکاری گشتی یاخۆ چۆن مامەڵی لەگەڵا بکرێ ڕاستەکەی ئەوەی کە هەبوو بڕیار نەبوو ینی زۆتر بۆ وەکو جۆرێک لە تەحزیر بوو جۆرێک لە ئامۆژگاریکردن بۆ ڕێنمایی بوو بۆچێ بۆ کەناڵەکانی میدیا کە لەم ماوەی دواوە هەندێک دۆسی کۆمەڵایەتی زیاد لە لزوم ئەو ڕوژێنەوە زیاد لە لزوم ئەچێتە ناو وردەکاریەکەیەوە بۆ من تاوانێکی کۆمەڵایەتی ئەنجامەدرێ لە هەموو وڵاتانە تاوان ئەنجامەدرێ هیچ عجیب و غەریب نییە بۆ منە لە سوید وڵاتێکە ساڵانە نسبەی خۆکوشتن زۆرترین ڕێژە تۆمارەکە لەسەر ئاسی دنیا بەڵام بڕۆ میدیای سوێدی ببینە بەدەگمەن ئەبین بچێتە ناو تەفاسیلەکەت ئەو کەسەی خۆی کوشتووە بەچی کوشتووە لەکوێ خۆی کوشتووە چی بەکارێناوە ینی من کەناڵی تەلەڤیزیۆنیم بینیوە ڕۆماڵی کەسێکی کردووە کە خۆی کوشتووە باشە ڕێک زوومی کامێراکەی خستوەتە بنی ئەو پانکەیەی کە کابرا خۆی پیا هەڵواسیەوە بەهینەکەی هێناوێتە دواوە تاوەکو قایشەکەشی پیشانناوە کە خۆی هەڵواسیەوە بۆ ئێمە چه سوودێکی تایە اینجا ئێمە لەم ساڵانەی دوایەوە هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنیمان هەبوو بەرنامەیان هەبوو دۆسەکانی دادگایان هەڵەیەوە ئەو دۆسانی کە تێپەڕین حکمی تیادرا و هی 10 ساڵ لەمەوە پێش 20 ساڵ لەمەوە پێش باشە کاتچێتە ناو دۆسیەکانەوە شتێکمان هەیە لە کاتی تحقیقا پێڵن کەشفی ئەدیلە چییە بۆ نمونە دووبارەکردنەوەی تاوان بەڵێ دوور لە ڕووی بەڕێزە ئەگەر تۆ تلیا کێشبی یا بازرگانی تلیاک بی ئێن عملیەکەت پێ دووبارەکردنەوە تلیاکەکە لەکوێ ناوە لەکوێ کڕیوتە بەکوێ فرۆشتووە بەچەنە و فرۆشتووە نەوەکەی چۆنە ئەمانە هەمووی پێ دووبارەکەن و تەسویرەکەن فی سەبیلی ئەوەی سەرداوی دیکەیان دەستکەوێ بزانن چی تر تۆمەتبارە لەم دۆسەیە خراپەکەی ئەو بوو هەندێک میدیا ئەم کەشفی ئەدلیەشان بڵاوە کردەوە من وەکو بینەرەکە سەیری ئەو بەرنامەجێمە کرد هەستمە کرد ئەو بەرنامە ئەوەندەی فێرکاریە بۆ فێربوونی بازرگانیکردن بە تلیاک و کێشانی تلیاک و جۆرەکانی و نرخەکەی و شوێن و ئەوانەی ئەوەندە بەرنمەیەکی هۆشاری ئامێزی یاسایی نەبوو بۆی من کە تلیاکە کێشم سزاکەم چییە و چۆن خۆمی لێپارێزم و کاریگەریە دەروونەکانی چییە کاریگەریە پەروەردەیەکانی چییە کاریگەریە کۆمەڵایەتەکانی چییە لە کوردستانە
ڕەنگە یەکێک لە ئیسفادەکانی ئەوەی کە هەندێک کەناڵ بایکۆتی بڵاوکردنەوەی هەواڵی تاوانیان کردبێ من لە شوێنە دەستخۆشیم لێکرد لەبەرەوەی نایزانن چۆن بڵاویکەنەوە بۆیە کە بایکۆتیان کردو ئیشێکی باشیان کرد بەڵام لە ئەساسا تۆ ناتوانی بایکۆتی هەواڵ بکەیت بۆ لەبەرەوەی هەواڵ ڕەفتی هەیە بە زانیاریەوە زانیاریش بەهاکی دەستنیشانی ئەکا کە ئەو زانیاری بڵاو بکەیتەوە بیکەی بە هەواڵیانە بۆ نمونە عایلەیەک 6 کەسی کوشتووە ئەمە چۆن ناکرێت بە هەواڵ بەڵام کە ئەیکەم بە هەواڵ یەک حەجمە گەورەی نایەمێ نایکەم بە ماشێت ناچمە نەوە تافاسیلەوە لایڤی بۆ ناکەمەوە ناچم لە تازەکەیە کە سوکاری کوژرافە کە بێنمە دەرەوە بڵم هەستی چۆن و چۆن تەفاسیلەکەی چۆن بوو بە چ دەمانچەیە کوژرا و چەند گولی تیا خەسار کرا تحقیقی پۆلیسیە یعنی ئەمە تحقیقی پۆلیسیە میدیا و میدیاکە لە هەرێمی کوردستانێکێ لە خەلەلەکان ئەوەیە کە ئێستا دەوری دادگا بینێ دەوری دادوەرە بینێ ینی خۆی ئەیبڕێ خۆی ئەیدورێ خۆشی حکمیە کەیسێک هەبوو لە گەڕێکی راپەڕینی شاری سلێمانی دوکاندارێکی تەنیشتی لە ئەنجامی دەمەقاڵەیە کوشت سعات 12 ڕوویە سعات 1 لە نەشرەی خەبەری کەناڵێکی تەلەڤیزۆنیە ڕسمی هەردووکانی دانابوو نووسی بووی بوو کوشت کوژراو ئەین لەژە ڕسمەکەیان نووسیوتی بوو کوشت کوژراو هێشتا پۆلیس نهاتوەتە سەر تەرمەکان هێشتا پەڕاوی لێکۆڵنەوەی بۆ نەکردوەوە هێشتا دادگا نەیبینیوە هێشتا دادوەر نەیبینەوە ئەمە تۆ ئەکەی ئیشی تۆیەکەی ئیشی میدیایە اینجا قسەیەکی تر ئەوەی کە دکتۆر کامیل کردی ئەمە لە کوردستانە عقلیەتێکمان خەریکە ئیبرازەکەین ئەویش وەکو علاگەی جل و هەڵواسین لە میدیا ئەڕوانی وەکو علاگەی جل هەڵواسین لە ئەکادیمیا ئەڕوانی هەنی هەچی عیب و عارە ئەیکەینە پاڵ میدیا هەچی عیب و عارە ئەیکەینە پاڵ ئەکادیمیا ئەکادیمیا لەکوێوە هاتو خۆ لە ئاسمانەوە نهاتوە ئەم زانکۆیانی کوردستان چی ئیدارێ ئەوە تا ئێمە سێ مامۆسای لەم زانکۆیانە ئیشارەکەین بەڕێزت دەرچوویەکی یەکێ لەو زانکۆیانی کە ئێمە دەرسمان وتوتەوە ئەگەر خۆت مەهارەتەکە تیان نەبێ ئەگەر بۆ خۆت بۆ خوێندن ناتبی بۆ فێربوون ناتبی خۆت تەمۆحی فێربوونت نەبێت لە مەجالەکەیە ئەم کاک حەکیمی ئێسەی لێ دروست نابوو کە ئێستا خاوەنی بەرنامەجێکی هەم بینەرێکی زۆری هەیە ئەمە بە شێوەیەکی لەو 500 کەسەی کە دکتۆر کامیل باسیەکە ڕەنگە بە هەمووی 50 کەس ئێستا خەریکی ئیعلام نەبێ بۆ فێربوونی میدیا نهاتوە ڕەنگە بۆ فێربوونی شتێکی تر هاتبێ ڕەنگە بۆ دۆزینەوەی کەسێکی تر بووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە توانیوێتی مەسەلەن هەندێک فەراغی خۆی پێ بڕکاتەوە ڕەنگە مەسەلەن بڕوانامەکەی ئیسفادەی لێ کردبێ بۆ ئەوەی معاشەکەی پێزیا بە چوزانم پۆستێکی حزبی حکومی پێ بگۆڕێ بەڵام دڵنیا دەکەمەوە کە بۆ فێربوونی میدیا و بۆ شارەزابوون لە میدیا نهاتوە سپاس دەکەم دێمەخزۆت کەوتورەگە شتێکتە بێ لەسەر هاوڵەکانی تاوان دوایش لەسەر پێشێلکاریەکان ساڵی ڕابردوو پێیسەمتەرە میترۆ 1970 پێشێلکاری تۆمار کراوە هیچ سزایەک هەیە بۆ ئەوانەی کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان دەکەن یاخود مامەڵی دەسەڵاتی سیاسیش بەرامبەر بە من یەکشت بڵێم سەوارەت بە مەسەلەی تاوان و پەیامی میدیایی و ئەمانە بۆ گەشەپێدانی تاوان وەکو مامەساوتی تاوان زۆرجار میدیا گەشەی پێەیە خۆی هەیە وجودی هەیە کراوە بە ڕێکاری تر فێر بووە بەس میدیا گەشەی پێ ڕێکاری فێرکاریەکەی ئەڵێەوە ئیلا ئاخریهی من قەناعەتم وایە ئێستا مامۆستا ڕێکخراوی چاودێری میدیایی هەیە زەرورە چاودێری میدیایی هەبێ چەندێک زەرورە کوالیتی کۆنتترۆل بۆ چاودێری خۆراکە بێتێتە بازار دەهێندە زەرورە بۆ میدیا هەبێ بۆ پەیامەکانی میدیا هەبێ بۆی گەشە بم تاوانانە نەدا بۆی بزانێت چۆن تاوانەکان باسەکە خەبەرەکان چۆن داڕژێتەوە ئەم کوالیتی کۆنتترۆلی میدیایە نییە لەبەرەوە هەموو شتێک کە بێتە ناوەوە باش و خراپی تێکەڵ بووە باشە ئەجا یەک شتی تریش لەسەر پرسیاری دووەمەت پێشێلکاریەکان ئێمە کە فەزایەک بارودۆخێکی وا دروست بووە گلەیمان لە خودی پەیامنێر هەیە لە میدیاکار هەیە توانای نییە ئەمەی نییە ئەوەی نییە کە ئەمەمان هەبێ زۆر جار گلەی لەوە نەکەین کە ڕوبەڕووی هەڵە بێتەوە ئەم خۆ ئەمیش معسووم نییە کە میدیاکاریش ڕوبەڕووی هەڵە بێتەوە بچێتە یاسا و ئەمانە بەڵام بەڕێکاری ئەم پێشێلکاریانە چەندێک تەسیری توندی لایەنی سیاسی یان ڕێگری لە کاری میدیای و ئەمانە هەیە بەشێکیشی پێوەستە بە خودی میدیاکارەوە کەکەوێتە هەڵەوە کە پەنا بە هەندێشتی ترە بانی نازانێ چۆن بەیانی بکە نازانیاری دەست نەکەوتووە ئەیڵێ باشە ئەکەوێتە حاڵەتێکەوە کە پێشێلکاری بەرامبەر بکرێ یان حاڵەتێکی تر بکرێ من ئەمە ناکەمە بەدیلی ئەوەی کە بڵێم وەڵا پێشێلکاری نییە وەلادان نییە فعلەن لە خۆ پیشاندانەکانە وجودی هەیە لە دەربڕینی ڕایە وجودی هەیە ڕۆژنامە کراوەیە دۆسیی دیار نییە خەڵکە ئێستش لە زیندانەوە کوشێن شێوانی هەر لە زیندانە کە و ڕۆژنامە نووس ئەمە من ئەم ڕۆژوتم دەستگیرکردنی ئەم ڕۆژنامە نووسانە و کڕینی ڕۆژنامە نووسیش
یەک ئامانجانەیە بۆ دەمداخستنە ڕۆژنامە نووسێکی کارامە ئەکڕم ینی کۆمەڵێک دەرگام دێ داخستەوە تومێتر تۆم قسانە مەکە تۆ لێرە لای منی وەگەرنا تۆ ڕۆژنامە نووسی مەبدەئی ناتوانێت لە هەموو کەناڵێکە ڕۆڵی خۆی ببینی ئەگەر لەسەر مەبدە و ینی نیشتیمانیە ڕۆژنامەیەکی نیشتیمانیە ناتوانێت لە هەموو کەناڵێکە ڕۆڵ ببینم ڕۆڵی خۆی هەبێ ئەکردرێ ڕۆژنامە نووسێکی شە ئەگیرێ ئەکرێتە زیندانەوە یانم بارودۆخەکەی ڕوون نییە نازانی لەسەر چییە ینی تاکە شتێکە لە پێشچاوی تۆ ڕوون بێ ئەوەیە کە ئەمە قسە نەکا دەمی داخە دوور خێتەوە لە بوارەکە چونکە لەوە چه خاوەنی معلومە بێ خاوەنی زانیاری بێ لەسەر دۆسیە خاوەنی هەندێک بابەت بێ بەڵام لەوەش بەدەر نییە لە بارودۆخی هەستەی میدیاییە کە هەندێ میدیاکار بکەوێتە هەڵەوە ینی وا سەیری میدیاکاریش نەکەین کە ئەم مەعسوومە هیچ نەبێت چونکە چاودێری ئەوێ کاتێک کە چاودێرێکیش نەبوو ئەمیش زۆر کات لە کە بە پێشلکاری هەر ناوە برێ ڕێگلی لێکردنە پێشلکاریە بەڵام بەشێکی پێوەستە بێتەوە بە ڕۆژنامە نووسەوە و بەشێکیشی پێوەستە بەو دەسەڵاتۆ کە ئێمە ڕاگرێ لەوە زیاتر نەڕوە و بەشێکی زۆربوونی ئەم ڕۆژنامە نووسان و پاڵپشتیکردن و دامکردنیشیان بۆ ئەوەیە کە منم قسێ بکەم بڵێم تاوانی ڕۆژنامە نووسی شتەیە چونکە تو ڕۆژنامە نووسی وا خراوەتە ناوەوە کە بکەوێتە ناو هەڵەوە سیناریۆ دروستکە گەمە بە میدیاکانی تر بکە ئەم حاڵەتانش دروست بکە ینی اینجا هەندێک میدیاشەیە بەڕێزان ئێمە میدیای فەرمی کە قسەکە و پێشلکاری بەرامبەرەکرێت جیاوازە لەوەی کە کەسێک با میدیاکار بێ با ڕۆژنامە نووس بێ لە میدیایەکە لە ئەکاونتی خۆیان قسەکە قەت ناتوانین مامۆستا لە ڕووی یاساییشەوە ئەکاونتێک بەرامبەر بە میدیایەکی فەرمی کەسەکە دانین من وەکو خاوەنی میدیای فەرمی ئامادەنی مەم قسەی پێیان نێرەکەم لە شاشی خۆمەوە بڵاوکەمەوە لە ئەکاونتی خۆیان ئەکرێت تووشی گرفتی کۆمەڵایەتیە بێ تووشی کێشەی سیاسیە بێ هەر شتێکی ترێ بێ زۆر جارێک یەکسەرەی دەنە پاڵ کەناڵەکە لە کاتێک کەناڵەکە ئامادەنی ئەمە بکات چونکە زانێ نایاساییە شەخصیە کۆمەڵایەتی لە ئاخری ئەبێ ئێمە ئەمانشمان لە پێشچاو بێ و ئەوەش کە بارودۆخەکە بەو شێوە دروست بووە کە فعلەن ڕێگری پێشلکاری هەموو ئەمانە هەیە و داخستنی دەرگای زانیاری لەسەر کەناڵێکردنەوەی دەرگای زانیاری حتا دەستگای ئەمنیەکانێت کۆمەڵێک زانیاریە دەن بە میدیاکان کە بیور و ژێننوکاری لەسەرکەن چەند خولەکێکمانەوە بەس ئەوەی کەوتت کڕینی ڕۆژنامە نووس حاڵەتێکی مەترسیدارە زۆر لە کورسانە زۆر خەڵکیشە فعلەن جیاوازی نیە لەوەی گرتی لە گرتنی ینی ئەم پاداش دەکرێتەوە گیرێ بەڵام یەک نەتیجە یەک لێرە ئەنجامە هیچ فەرقی نییە یعنی ئەو ڕۆژنامە نووسەی کە خۆی ئەفرۆشێت لە پێناو بۆ نمونە زیادکردنی موچەیەتی وەرگرتنی پاداشتە دکتۆری با بناوی خۆفرۆشتین لێ نەیە چونکە ئێستا لە کوردستانە واقعە دروست بووە مثلا ڕۆژنامە نووسێ هەر کوڕە گەنجەکەی ئەکچە گەنجەکەی جاران نییە ماڵی هەیە مناڵی هەیە مەسئولیاتی هەیە پێویستی بە مەزەرێکی معیشیە ینی ڕۆژنامە نووسمان هەیە 5 مناڵی هەیە 4 مناڵی هەیە 6 مناڵی هەیە ئێمە بە 400,000 ناتوانێت ئیدارە بکە پێویستی بە مەزەرێکی معیشی باشەیە ڕەنگە هەر ئەخ لە ناو خودی کەناڵە دۆڵەمەندەکانی ئێمە قسە لەسەرەوە بکەین کە جیاگاریشی گەورە هەیە لە نێوان کەناڵەکانە لە ڕووی موچەوە لە ڕووی خەڵکی لە کەناڵێکە موچێکی زۆری هەیە بەس بەڵام لە کەناڵێکی تر لەسەر ئەدای ڕۆژنامە نووس ئیشی دەسەڵاتە ئیشی دەسەڵاتە کە ئەوە بکات تۆ ناڵێ ئەوەی کە ئەیگرێ ئەوەی کە لە کەناڵێکی هینەکە ئەیکڕێ هەر یەک ئامانجیە دەسەڵات خۆی بەو ئاراستەیە ئیشەکە بەڵام تۆ وەرە ناو لە ڕوانگەی ڕۆژنامە نووسەکە و بڕوان خۆ ئەویش ناحەقی نییە پێویستی بەسەر چاوەیەکی باشترە ئێستا تۆ لە شوێنێکە 500,000 بێنێ لە شوێنێکە 1000 بێنێ ئەگەر ئیشێکی ترێ نەبێ ئەچی بۆ 1000ەکە ئەمە لە پیشەی ترا ئەکرێ ئەدا بکرێ بۆ نمونە ئاسنگەرێکە ئاسنگەری باوی نامێنەوێ بە دارتاش ڕۆژنامەگەری مادا پیشەیە ئەتوانێت بەڵام لە ڕۆژنامە نووسی ئەمە ئەداکردنی کابرا هەیە ڕەنگە 2 میلیۆنی هەبێت لە کەناڵێک تێدەچێت 3 میلیۆنی پێدە ئەو ڕەنگە پەیوەندی بە بژێوی ژیانەوە نەبێت حاکیم ئەگەر من 3 میلیۆن بە تۆ بەم لێرە 500,000 ئەیە نایی بۆ 3 میلیۆنەکە ینی چی ڕێگرێت لەوەی کە نەیە بۆ 3 میلیۆنەکە چی ڕێگرە ئێمە لە کوردستانە هەندێک شتمان ینی قرس کردوون ئۆکەی خاوەن پەیامە بەڵام خاوەن مناڵیشە خاوەن معیشەتیشە ئیشکالەکە لەوەیە ئەوەیە کە ناچاری بکەی لە پێناو خاوەن مناڵیە بەشێکی تر بڵم بەشێکی تری خۆی لە ڕاستیە ئەوەی دکتۆرە لە من قەناعەتمە لە منتخە دکتۆر لە ئەوروپا لە بریتانیا خوێندوێتی لەوێ ئاساییە میدیاکارە لەم کەناڵە چێترە و کەناڵی تر بەس دۆخینە ئاسایی ئێرە چییە بۆ چێمە قسەمان لەسەری هەیە ئەساسەن ئەم میدیانە لەسەر ئەساسی سەرچاوەیەکی دارایی ڕاست ئەم پارەیە نازانین لەکوێین سەرچاوی دارایەکەی ڕوون نییە کە ڕوون نییە بە گشتی ئەوەی کە من ئاماژەم پێکرد لە ماڵی گشتیە بەکارێنن بۆ کڕینەوەی
دکتۆرێڵێ بۆ کڕین و بۆ دەمکردکردن بۆی نەعادالەتەکە لەوەیە مناقەشە ئەمەیە یعنی لە ڕاستیە ئاسایی ئەم ڕۆژنامەنووسە بە دوای وەکو دکتۆرەڵێ بە دوای بژێویەکی باشتر بۆ ماڵ و مناڵەکەی بۆ حیاتی خۆی بدەستەبەر بکە بەڵام نە ئاساییە ئایا بۆچی پرسیارەکە ئەمەیە بۆ ئەم کەناڵی ئێوە 400-500 بە ڕۆژنامەزە کەناڵێکی $10,000 لە کاتێکە ئەو داهاتی خۆی نییە لەسەر خۆبژێوی نییە داهاتەکەی ماڵی گشتیە بەکارهێنێ بۆیە ئیشکالەکەی ئێمە ئەلێرایە ینی کە ماڵی گشتی جارێکی تر بەهەدە دەدرێتەوە بۆ کڕینی وەلای میدیاکار کە دیسان وەکو دکتۆر کاروانڵێ دوجار بۆش ناکاتەوەی کە مامۆستا خاوەن پەیام جیاوازە خاوەن پەیام گیانی خۆی دانێ بۆ پەیامەکەی بۆی پەیامەکەی بگە ئەمە لە دنیای واریدا خوێنە ڕێژێت چی ئەکاچی ئێمە پێشمەرگەمانە بوو بە شاخەوە خەباتی کردووە باشە دەجار لێرەش بە سامانی زۆر و بان کراوەتەوە ناتوە شاخەکەی هەڵبژاردووە ناتۆ تۆ لێرەی فراحەت لەبەرەوەی خاوەن پەیامە ئەم خاوەن پەیامە لەم میدیا ئاراستە لە 108 جیاوازە کە ئەگۆڕێ ناتوانێت ئەدای ئەو پەیامە باشە با ئێستا پێنج خولەکێکمانەوەنی چڵکردی بۆ باشکردنی بارودۆخی میدیا هەرێکتان لە ڕاستیا من ئەمە یەکشت بڵێمانی بە کورتی میدیای ئێمە میدیای بەگشتی قساکەین هەڵبەتە ناڵێن هیچ میدیایەکمان نیە هیچ میدیاکارێکمان نیە ئەم ڕەهایە دروست نییە بەڵام میدیای ئێمە میدیای چارەسەر و میدیای چارەسەری و بەداداچوونی کێشە بە میدیای خەمی خەڵک نییە ڕنگدانەوەی خواستی ڕاستەقینەی خەڵک لە ناو میدیا زۆر کەمە بینن میدیای ئێمە بەشێکی زۆری بۆ بە میدیای ئاراستەکراو لە ناو هێز و گروپ و خاوەن بەرژەوندی خاوەن کۆمپانیەکان وا خەڵک ئاراستەکەن کە ئەهێوێت ینی میدیا بەشێکی زۆری بۆ بە میدیای ئاراستەکراو جگەلەوەی میدیانێک لە میدیاکارەکان ئاراستی خۆیان هەیە بۆ بەرژەوندی تایبەتی خۆیان ئەوانیش ئاراستیان هەیە دوولایەنەیە و حاڵەتێکی تر کە من ئەیڵێم ئەمەیە بیڵێم ئەوەیە کە ئێمە چی بکەین لە ڕاستیە تەمان میدیای فەیەک زانیاری فێک زانیاری ناڕاست کە ئەمە هەمووی ئاسایشی دەرونی تاک تێگەدا ماڵوێرانی بەدواوەیە پێکەوە ژیان و ئەمانە تێگەدا هەموو ئەمانە کە لە میدیای ئێمە ئێستا جۆرێک بەرکارە زمینێکی زۆر ئەوەش نیە بە هەواڵی ساختە زمینە هەیە زمینە بەدڵنیاییەوە ئەمجا ئێستا ئەم تەکنۆلۆژیا تازە بەڵێ هاوکارە بۆ ئەوەی کە کەسێک ئەکاونتێکی خۆی هەیە پێیجێکی خۆیە بێساحێبە ئەنواعی زانیاری ناڕاست بڵاوکاتەوە کە تۆ نازانین سەرچاوەکە و نایتوانێت کۆنتترۆلی بکەیت ئەمانەش هەیە بەڵام چی بکەین بۆ ئەمە بۆ ئەمە چارەسەر چی بێ لە ڕاستیا من قەناعەتم وایە شتێکە گرنگە ئەویش ئایا تا چەند ئێمە ئەوەی کە دکتۆر کاروان وتی ئێمە پێویستە چاودێریمان هەیە بەسەر میدیاکانە و پێویستە میدیاکان هەموو میدیایەک و لەسەر ئاسیاریمی کوردستان ئەگەرابێ شتێکە بپێتێ میساقی شەرەپێوتێ پەیماننامەی ئاکاریە ئاکارنامەی ئەخلاقی کە ئەمە گرنگە میدیاکان و یاساکانیشمان پێویستە سەر لەبەر تعدیل بکرێتەوە هەموار بکرێتەوە بەپی ئەم سەردەم زەمانە کە لە ڕاستیە یاساکانمان بەسەر چوون کە دەرەقەتی ئەم دۆخەی تازەی میدیا لە هەرێمی کوردستانە نایە یاساکان کاکتۆر وتدای نزیکە یاسامانێ پێویست بە ڕۆژنامەنووسی دەبێت گۆڕانکاری تیا بکرێت بۆ یاسامان هەیە کە بەشێکی زۆری مادە و بڕگەکانی دووبارەکردنەوە و لەیەکچوون و ئەوانەی تایە کە ئێمە ئێستا لە کوردستان لە نێوان فەوزای تەشریعی لەگەڵ فەراغی تەشریعەیە تووشی ئیشکال بووین چونکە بەشێک لە دادگاکانیش ئەو گرفتەیان هەیە نازان ئیش بە کام یاسایانە بکەن بۆ بەشێکیشان ئەسڵان ئەو دۆستیانی کە هێتە بەردەستیان لەو نۆبۆدا یاسایی کە بۆ ڕێکخستنی ڕاگەیاندن ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان دەرچوێنراون معالەجەیان نادۆزنەوە بۆیە دادوەر بە ناچاری دیسانەگەڕێتەوە بۆ یاسای سزاکانی عێراق ساڵی 1969 ژمارە 111 کە ئەمە مەفروض وایە ئیشێکی زۆر قورس نییە نازانم بۆ لە کوردستانە ینی دەرچواندنی یاسا و ڕێخستنەوەی و دەرچواندنی ڕێنمایی کراوە بە شتێکی زۆر قورس ینی ئێستا دایان کەسی شارەزا و پسپۆرمان هەیە لە مەجای جیاوازەکە هەم لە ڕووی یاسای ڕاگەیاندنەوە هەم لە ڕووی ئیتیکی ڕاگەیاندنەوە هەم لە ڕووی دەروونناسیەوە کە زۆر بە ئاسانی ئەتوانرێت لەو یاسایەکی گشتوەگیر دروست بکرێ بە ناوی ڕێخستنی یاسای ڕاگەیاندن کە بۆ چاپکراو بێ بۆ پەخشکراو بێ بۆ دیجیتاڵی بێ بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان و بۆ ڕێکلامیش بێ هەمووی تیا جێبکەرەوەی ئەمە بۆ ناکرێ بەڕاستی پرسیارەوە من هەزەکەم لە کوردستانە هەندێشت بە بەرنامە ناکرێ ئەوەی کە میدیا شێوا و بە بەرنامە ئەشێنورێ ئەوەی کە چاگەکرێتەوە بە بەرنامە چاگەکرێتەوە بەڵام هێشتا قەناعەتیان بەوەیە کە میدیا بم شێواییە بەم بێسەروبەرێویە بەم دۆخەیە بڕوە ئیش لەسەرکەوە چارەسەر چییە چارەسەرکرێ بە بڕوای من لەبەروی ئێمە ڕۆژانە هەر تاکەی لە کۆمەلگایە بتەوێ و نەتەوێت ئامڕازێک لە ئامڕازەکانی میدیا بەکارهێنی
بۆیە بەرپرسارەتەکە ئەکەوێتە سەر هەم بەرەمێنەر و هەم بەکارێنەری میدیای اینجا ئایا لە ڕووی پیشەییەوە بێ لە ڕووی یاسایە بێ لە پەرلەمان لە ڕووی حکوومەت و دەرچوانی ڕێنەمایی لە ڕووی دادگا و دادوەرەوە خولەکیشی بۆ جەناب کاتم من بە هەر شتێک بە نازان بێ بە خەیاڵە ئەمە چی باسی بۆ نمونە ڕۆژێک میدیاکان هەمویان میدیاکارەکان یەکدەنگ بن بێن لە پەیامێکی ڕاستەقینە بدەن پێتان وانە بتوان ئاشتی کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێما دروست بکەن ئەوەندە دەسەڵاتیان بەهێز بێ بێتە دەسەڵاتی یەکەم بێ بە دەسەڵاتی یەکەم سیواخوازم بێ بە سەستێکم خەیاڵ سوپاسان دەکەین دکتۆر کاروان هەورامی و دکتۆر شوان ئادەم ئەڤیەس و دکتۆر کامیل عومەر سوپاسان دەکەم سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ ببینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ